وسکە ئەو قسەم کردووە بزان هەندێک کەسێ پێیان خۆشە قومبەلەی زەڕی بتەقێتەوە لە ناوەندی هەولێر بەڵام ئەو قسەی مەسەر نەکرد هەرێ نەتاوە تێنە دروستکردنێ ئەوان هەموو هەر هەبووینە کەرکووک و هەولێر پێش 100 ساڵ ناو شار هەموو بە تورکی قسەیان دەکرد ئامادە نەبوون یەک پیتی لەهجەی گوندی خۆیان بگۆڕن دەبوونە تورکمان بەڵام تێکەڵ بە کوردەکەی دیکەیان دەبوون کوردستانژی بەری 100 ساڵا بوو نمونە ببوو دەولەت هەنگی تو نابێژی دۆ کوردستان وای کورد دۆ بنەنە تەواکی ئەپل ئاستێ ئینگلیزۆل ئاستێ فرانسیا ئەو دو سێ شارەمان هەیە کەس بە کەس ڕازی بڵاتە دوو زۆن و 4000 حیزب و نازانم چی لە ناو حیزبیش 1000 حیزب هەیە و گەم زمانی سورمانجی کورد گەیت هەندە بناغێت سەرەکیدا چ جورە زمانە ئیدی بڵێ ئەم ناتوانم تەحمل ناکەم و لەهجەم ناگۆڕم و جلە کوردیەکەم ناگۆڕم و کاتە باسی کوردایەتی مەکە بڕەوە گوندی خۆت هەتا لێ بژی تەلەفۆنە ماسترین پۆلیسە بوومە کوا شارت هەیە بتوانی بڵێ من پاریسم کاکە تو لەکوێ دەژی دوو کەس پانتۆڵەچیان لەبەر کردی وەڵای ئێمە پاریسین ناکرێت نا کاکە من لەبێژ بگەمە خەڵکی دۆک گەنجان پەیداکەم بیان هێنە سەرخەت تەجاو بنیە گلەیم لێتانە سڵاو و ڕێزگەلی بینەران ئەم هەمی زانین ئەت هەیوا چوویدە هەیڤایەک پشتەوانی و هاریکاریەکە گەلێکە مازم بوو کوردێت ڕۆژاوا هاتەکردنش لای هەر کوردێکی لە سەرانسەری دنیایەوە و لە هەرێما کوردستانێژی گەلێک هەستێ کوردینیە و هەستێ کوردپەروەریە گەلێکی بلند بوو هەری ئەف هەستێ هەنێ بتنێ تێرۆمە هەیەک و ئەم ببینە نەتەوەکە ئەیگرتی نەتەوەکە کورد یا ئەیگرتی بەرسف دەبیت گەلێکە ڕۆم بیت بوو مەهەمیەک و نەخیر هەستێک تنێ نەشێتن مەهەمی واڤە و لە هەمی جەها بکاتەیەک پام پێدوی چینەم پێدوی هەزرەکە نەتەوەیینە هەزرەکە واسە بیت کومە بکاتەیەک ئەف هەزرا هەنێ دێ چه بیتن هەرێ هەزرا نەتەوەیی چییە هەرێ نەتەوە بخۆ چییە و نەتەوە چۆ تێنە دروستکردنێ هەکە نەتەوە بخۆ ئەتکەڤن دۆ نەبن هەکە نەتەوە بهێنە دروستکردنێمە چ بنۆغە هەنەک و نەتەوە سەر تێنە ئۆڤۆکردنێ و سەر تێنە دروستکردنێ مە سەرانسەری دنیایە چ نەتەوە هەبووینە و نمونێت وە چ بووینە مەسەلەن نمونە ئەڵمانە یا ئینگلیزە یا فەرەنسا چ بووە ڕۆژهەڵاتە ناوەڕاست نمونە فارسە یا ترکا یا چاو بووە ئەم هەکە نازانین کانێدێ چاو خوکەینەیەک شلای هزریڤە وێتن ئەم چاودەینەیە دیتر وێجا ئەم دەست چاودەینەیە دیتر کانێ ئەو چاو بووینە نەتەوە ئەف هەمی پرسیارێت هەنێ و ئەف هەمی تەوەرێت هەنێ بابەت ئێمەیە وێ پودکاستێنە گەل زۆر بەڕێز مامۆستا محەممەد مەسعود محەممەد و سەرروکی ڕێکخڕەوە سورمانجیە کار کرد سەر پەیداکردنا زمانێکی ستاندرد و گەلێکی شارزایەژی ئەت مەسەلێت نەتەواتیدا و نەتەوەسازیدا دێ پودکاستەکە گەلێکە خۆش بیتن دێ پڕ بیتن شواتش دۆیت کۆ هەوە بەرینی کە گولێ نەبوون گیرێدۆیت نەتەوەی بە و ئەو نۆهێت مەتحیتمە بکات بێژیتێ کورد هەموو تشتن و کەشمە چێترنینە نەخیر دێ برینێت مە دیارکەتن و دێ دەرمانیژی دیارکەتن هیڤیا تەماشەوانی و بینەریەکە خۆش بۆ هەوەت خوازم ئۆستاتی باشی سڵامەتی زۆر بەخێر بن عزیزی سڵامەت گەلێک مەمنون ئەمژی پێ خوشحاڵ بووین سەتینە هەولێرێ نیکتە هیڤیدۆر دیدۆرەکە گەلێکە خۆش بیتن ئینشاڵڵا ئۆستات هەیڤا چوویدا ئەف ئۆلوزیەت ڕۆژاوا پەیدا بووین مەدیت سەرانسەری دنیایە و هەر چۆر پۆرجێت کوردستانێ ئەم شێن بینێ هەستێکی کوردینیە یە نەتەوەیی گەلێکی بلند بوو یعنی بوو بارپترا خەلکی جهێ ینی سەرنجڕاکێش بوو نازانی کاڤە چۆ ئەڤە هەنی پەیدا بووە بوتەف هەستەی چۆ بوو وەڵای جا ئەمری خۆمان ئەو هەستەمان کردووە چونکە کورد هەمیشە لە ناو تنگانە ژیاوە بەڵام گرفتێک لە میلەتی وەکو میلەتی کورد کە نمونەمان زۆرە میلەتەکە هێشتا پێ نەگەیشتووە تەنیا لە تنگانە کوردایەتی بێ بیدێتەوە کە تنگانەکە نەما کە زەقتی دەرەچی نەما دوژمنێک نەما ئەو کوردایەتێبان دەبیر دەچێتەوە دەڕوە خەریکی خۆ بەخۆی دەبینە خەریکی ئەم دژی تو ئەو دژی ئەوەی مشکلەی کورد دەنە لە تنگانە هەموو دەبینە پیاوە هەموو دەبینە ساحب هەڵوێست زۆر بەداخەوە
ینی دڵمان گەشایە بۆ کوردایەتی بەڵام ئەوەندە تەجروبەمان دیت هەر ئەوەندە کێشەکە حەل بوو دوژمنەکە نەما دەڕۆ وەکی ساڵە 1970 بەرەی کوردستان یاکۆت یا دۆنۆن و وەکو پێشی هەموو دەمێ وا بووە کوردی ینی تەنیا بەرامبەر نەکار کورد کۆمەڵک نەتەوە هەیە ئەوی ئەم ناوم لێ ناوە یەکێتی ئینتیمایان پەیدا ناکردوە هێشتا ئەوانە بەرامبەر دژمنێکی دەرەچی یەگرتو دەبن دژمنی دەرەچی نامێنێ خۆ بەخۆ تێک بەردەبن اینجا مامۆستایانی ئەوە هەنێ هەستێکێمانەوەیە بەڵێ ئەوە ئەم بینین ئەف دیۆردۆمە دیتی هەستێک بوو نەکو نەکو هزرێکێ هزرۆتە هەستا ڕەتفعلە کاردانەوەیە دژمنێک هاتووە دەست بۆ تو درێژ دەکات چووکە تۆ کوردی توش دەوان دەمارد جوود دەبێ و کاردانەوە دەنوێن بەڵام کە ئەو دژمنە نەما ئەو دەمارەت دێکسەر دەمرێ لەبیرت دەچێتەوە میلەتی کوردە تو نابێ لەبیرت چێتەوە چیت بەسەر لەبەر خۆ بە خۆی لەبەر یەک نەگرتن ئەو هەمەشتات بەسەر هاتەوە بۆچی لەبیر دەچێتەوە کورد زاکرەی زۆر کورتە کورد بە دوو ڕۆژتان لە بەری دەکات ئەحمەد مێژوە خوێناویێت لەبیر چووە کاکە زۆر ناخۆش اینجا سەیدە پاکیان بهێنە وی هەستێ هەنێ بکەینە هەزرێک بکەینە شینۆ ڕەت فعل بیتن هەمە فعلێک بیشینۆ کارڤەدان بیت هەمە کاربخۆ بیتن و پلان بیت و استراتیجی بیتن ئەوە هەنێ پسیۆرێکۆ گەلێکۆ مازنتینتە هەبوونێ هەرێ نەتەوە تێنە درستکردنێ ئۆن هەمە هەر هەبووینە نەتەوە دروست دەبن ینی نەکو مەسەلا جوڵە جوڵی بەشەری زەختی نەتەوەکانی دی قەومەکانی دی عشاری دیکە وا دەکە هەندێک نەتەوەکان ئەوها دروست بوو یعنی نەتەوە هەرە گەورەکانی جیهان گوشاری دەرەچی تەنانەت یعنی کوتەکی داگیرکرد دروستی کردن هەندێک نەتەوە هەیە باشە هەندێک نەتەوەش هەیە مەسەڵەن باڵێ میسر وەکو نەکردنەتەوە چکان بەعەرەبی قسە دەکردن بەڵام وەکو هەستێکی نیشتیمانی نەقەومی وەکو هەستێکی نیشتیمانی جوگرافیا فەرزی دەکە یەک دۆڵە ئاوە ڕووبارێک پێدا دەڕوە خەڵکی ئەو دۆڵە هەموو یەکترناسن لەهجیانیەکە هەستیانیەکە بەرژەوەندەکانیانیەکە ئەوە جوگرافیا فەرزی دەکات باشە بەڵام مەسەن میلەتێکی وەکو ئینگلیز یعنی ئەمن بە کوردێکی بازاری قسە بکەم شەقی زەبانە کردی بە نەتەوە شەقی زەمانە ئەو دەنا نەدەبوونەتەوە لە کورد خەراتر بوو ئەوەندە خۆ بەخۆ لەتلەت نازەم چەند هەجیان هەبوو ئەدا ئەوە شەیە ئەوەش اینجا سەیدۆمە هەندە بناما ئۆن بناغا هەنە گونەتەوە سەرهێنە ئۆڤۆکردنی سەرتێنە دروستکردنی ژبلی مەسەلا هەبوونە داگیرکاریە یا دەرەکی یانژی هەبوونە دژمناهی و دەرەکی ئەجاخر زۆرن ئەوەش هەیە نەمگوت میسر بەبێ هەبوونی وەک ناتەوەت بێژین نەکوت بێژینێ وەک بوونمونە نیشتیمان پەروەری ئانژیان بێژینێ گەلێری نەکو ئەوێ وەکی نەتەوە کو نەتەوەی خوابی چکی مەسا مەسەر وەک پێناسە خۆ ئەوان وەک ناسنامە خوددانیتن یا عەرەبی مانەوەیە بەسمە ژبلی وێ نزیکی پترش 20 ساڵاتی دیت عەرەبیت هەن هەمی خوددانت خۆ قەومیەت و عەرەبی نەبەس نەبووینە یعنی خوددان قەوارەک و عەرەبی و ئیگرتینینە والله جا مەسەلەی عەرەب پەیدابوونی عەرەب بە ئەسڵ لە حیجاز ئەو حەکایەتێکە بەڵام بڵاوبوونەوەی زمانی عەرەبی لە سووریا نەوعەک بوو لە میسر نەوعەک بوو تەوقیتەکی ویست هەتا ئەو زمانە سەپا پێشتر بە قیبتی قسەیان دەکرد بە یۆنانی قسەیان دەکرد هەر یەکە حەکایەتەکە بەڵام ئێستا باڵێن عەرەب بە نمونە وەرگرین لە جیهانی عەرەبیدا چەندین زۆر هەستی نەتەوایەتیت هەیە نیشتیمانی و نەتەوایەتی سووریا جۆرێکە عێراق جۆرێکە میسر بەتەنیا جۆرێکە ئەجا ئێستا بۆ یعنی شتەکە تێکەڵ چێشە بەڕاستی بەڵام ئینگلیز وانە فەڕەنسی وانە فەڕەنسی ئەوتە دیارە ئینگلیز دیارە ئەڵمان جێەکەی دیارە عەرەبی بۆتە زمانێکی بڵێ لە ئاست تاڕادەیەکی زۆر ئینتەرناشناڵ بۆتە زمانی دین تێم دەگەی لەوە دەرچووە بڵێ زمانێکی قەومی بێ لەوە دەرچووە شتێکیش بزانە زمانی عەرەبی پەتی فوسحا زمانەکە هەڵبەستراوە بۆ نووسین بۆ مزگەوت بۆ خیتابی دینی بۆ قانون بەڵام کەس حتا لە خەڵکی مەکەش لە ماڵی خۆیان ئەمن بە باوەڕی من قسەیان پێ نەکردووە نمونەیەکە بۆ دەمەوە قەت باوەڕ دەکەی بووکو زاوە
بوو چێک و زاوایەک لە زمانی حەزرەتی پێغەمبەر لە مەککە لە شەوی پەردە ئەو قسەیان کردە زۆر زەحمەتە مستحيلة شلون هم بفتحوا وكسروا وظلموا وقواعد مستحيل يعني بخد زاني شيء عربي زماني عربي باتي دالي كونكريتا اللي زي خوي دار اندري غلط قبولناك اي بلان بشر او هاناتو يعني همو دميتو لمحكمة همو دميتو كاتي اندازياري ني كاتي عشقايتي شتيش ديك بله تدقي برز زمان بويا لزورج نوسيوما كدلين باسي زماني انا نقدر دكرني ولا موضوع زماني زندو مردو دلين لاتيني مردوها بلام لفاتيكان ولا كنيسة كاني كاثوليك على الاطلاق لاتيني بكارده بلام كسنا مالي خوي بكارينا هنا عربي لما لام بكارده بلام بلهجه جدا بلهجه سوري شامي مصري عراقي خليجي وانا زماني عربي باتي باورناكم قتل حياتي خوي ليكمل بكاره شتێکە دروست کراوە و ئافرین دەستخۆشیان لێ دەکەم شتێکیان دروست کرد دنیای داگیر کرد و زمانێکە ئەم مازمە کاکە شتە ئەمە باوازدەوە بێنین وەڵا عەرەب ئەنفالیان کردین وەڵا عەرەب نازان وازدەوە بێنین زمانێکیان کرد دروست کرد زمان و ئەگەر ئەتو ئازای فەرمەتش وەکوان کرد شتێکی سناعی دروستکەوە بێ فەسیح ئەلێرە پێی بنووسم کوڕی دیاربەکر کوڕی کرماشان کوڕی شکاک هەموو تێی بگەن و تعاملی پێ بکەن لە ماڵش چۆن دەبن کەیفی خۆیان بله اینجا مامستاش بلی زمانی ئەم زمانی بلی یعنی چی یعنی بلی زمانی جگە لە زمان جگە لە زمان ئەم ما چ بناغی دیتر هەنە وەکی جوگرافیای کوونەتەوە پێ دروست بکەن جوگرافیا کۆ دیارکی دیدنەتەوەکی بەرهەمینیتن مثلا تا نمونه مصرينا كل دورو بريت نيلي خرفات بن ما بونمونه والاتای که دیان نتوا کادیتر ما هي هر نتوا ببیت نتوا بحکمه جغرافیایی سر بناغه جغرافیایی مثل ما بنمونه هنا ايران حبشه هناك جهه نتوا دروز دكا جغرافياكا خوي نتوا كدروز دكا اتو قلت اما تانيا زمان كمان دكاتو ئێمە زمان بەشمان دەکات دەربی کورد گەلک گەورەیە برام گەلک گەورەیە ئێمە جوگرافیا دیمۆگرافیا زمانیش بەشی کردوین هەستی ئینتیمامان خەریکە بڵێم هەر نییە تەنیا وەکو ئەو شتەی کە تازە باسمان کرد بەرامبەر دوژمنەیەکی دەرەچی کە ئەو پەیدا دەبێ هەموو بە بیرمان دێتەوە هەمومان کوردین هەموو براین ئەو بڕوە یعنی دەڵێ غازە لە ناو بوتڵە غاز کراوە سەرەکەت کردەوە یەکسەر دەدەپڕ کە زاختی لەسەر نەما یەکسەر دەپەرژێەوە دەڕوە ئێمە دەردەکەمان زۆر گەورەیە بڵێ هەڵچوونە ئیدی تو هەر بە عاتیفە بیرکەوە دەبێ ئەخلیش بەگەر بێخی بەڕاستی ئێمە لە وەرچەرخانەکی مێژووی داین ئەو قسە زۆر دەگوترێتەوە سووک بووە بەڵام ئەویان ڕاستە بەخوای باوەڕە پێ بکە ئێمە لە دەرسەر پێدەنەینە سەر قۆناغەکی نوێ ناکرێ ئەمن وەکو باوکم بم وەکو باپیرم بم جەنابن ناکرێ هەر بڵێ باپیرم چۆن بوو دەبێم ئەو هابم نەنکە گەورەم چۆن بوو هەر دەبێ وابم کاکە تو دەبێت شتێکی دی باش تەکت پێ بڵێم چۆن کائینی بەشەری لە سپێرم و هێلکەت پێک دێت نەتەوەش لەوە پێک دێت تێکەڵ بوو سپێرم نێرەدا عەشیرەت کۆمەلگای نێر هێلکە شارە کۆمەلگای مێ ئەو دووە دەبێ ئینتیگرێشن بکەن تەلقیح چ پێ دەڵێن تێکەل بوونە fertilization تەلقیح ئیخساڵ دەرمەکردنە بەلێ بەبێ ئەوە ئەتوو ناتوانانی ئەتوو نابێ هیچ هەتایە وەکو کۆمەڵک شتی جودا جودا کۆمەڵک سپێرم لە لای کۆمەڵک هێلکە لەو لای یەک کائینی زیندوو نییە تو کۆمەڵک کائینی زیندوو و هەر کەسە خۆ بەنێتەوە یەک دەزانێت بەڵام بە هەمویان دەگوترێت کورد تێدەگەی کەنجی نەبینە کوردی بەڕاستی ئەوە لە پێشمان ئیدی بڵێ ناتوانم و تەحمل ناکەم و لەهجەم ناگۆڕم و جلە کوردیەکەم ناگۆڕم و کاکە باسی کوردایەتی مەکە بڕەوە گوندی خۆت هەتا لێ بژی بەڵای من ئەو هەیە غەڵەت قبول ناکە گۆڕانمان لە پێشە یعنی بخوازین و نەخوازین اینجا مامۆستا کە هەبوونە کولتورێکی هەف بەش
ماذا بخوجي نتهوي نو برهمينيتن يعني کلتورێکی هەفبەش مە هەبێت من و تا پێی و کوم بکردن درستە مە هەردووکۆ پێی و خڕڤکرد کوم بکردە سەری ئەڤ پوانی مۆنۆبیتە بناغی نەتەوە بوونێ ئێڤیجە پۆچۆ ئەسڕۆبم کللتوری خوێکەون دەمەڕەخەکی کاکە کللتوری خۆی لە مۆزەخانە دەمێنێ لە ماڵان دەمێنێ بەڵام دەبێت کللتوری نوێی پەیداکەی بۆی ئێستا نوت و لێرە دانیشتوین یەکەچی کرماشانی بێتە ئێرە دەبێت بزانی چۆن قسەی لێ بکەین تێدەگەی برام ئەومان نییە قسەکەم غڵەتە نیمان ئەومان هەیە خۆ بەخەتی ئێستا ئەمن ها 1970 بادینی تێدەگەم لە جەنابەت ناو بەنا پرسیار لێ دەکەم کرماشانیەک بێ خانەقینیەک بێ هەر تێناگە دەبێت شتێک پەیداکەین لە کاتی پێویست بعد وەکو عەرەبەکە مەغریبیەک و عێراقی قسا دەکەن وڵا کەس دەکەس ناگات بەڵام ناچار چ دەکەن ئینی ئەقول لەکە ئەن تەفعل کەذا وکەذا تێدەگە هەردوو تێدەگە كفر اگر شيء شو پیدا کی ایمان فرضه ایمان اره والله اوي يعني الف بي بليتون اتو تبي مهندس بيش ده بتسيي ابتدائي ونيا فير كانوا الف با زمتي يك دو سيت فير كان اتو اولنيه مامستا راجز ونجات اوي چه رول هيا پیدا بون و نتویده يعني هبون الرجازك ماجي نجادك يهف بشك تشتكي وصايا هيتش يعني هرنين بو سفر بو او ديسان اصلا بيم ناخذ شخصي زارق قصاك يمكن دوباري كمو برو اسطنبول صدقس بينا لا على التعيين بدل الزمن تمشي دمو تساوي كاكاري دمو سروسي ما بزانت سنت سافشين انت ده چەند ئەسمەریان تێدا چەند دەموچاوی ئێرانی دەموچاوی یۆنانی دەموچاوی ئەگەر 2 نەفەر 3 نەفەر کوڕە بابە 10 نەفەرت دیت ئەها چاویان مەغۆلی بێ ئەوانە تورکن یعنی سەتانەوەت سەتا نازام چەند بەنەژاد تورک نین بەڵام وەرە یەک کەلیمە بڵێ بەرامبەر تورک بزانە چ لێ دەکەم هەستەکەیان ئەگەر ڕۆژێ لە مەجلیسێک دانیش بووم دکتۆر و زانک و ئەوانە سەقەفیان ڕۆشن بیر قسەیەکی جوانیان کرد گوتیان هەندێک نەتەوە هەیە لەسەر نەژاد دەڕەوە ئەوە کورد و عەرەب ئەفغان سە بەرەباب هەندێکش نەتەوەش هەیە لەسەر کولتور دروست تورک کولتورە ڕۆمان کولتور بوو زۆربەی ئیمپراتۆرەکانی ڕۆمانی زۆربەی هەرە زۆریان بە ئەسڵ خەڵکی ئیتاڵیاش نەبوو بەڵام کولتورەکەیان ببووە بە ڕۆمانی فارس هەمان شت وا دەکەی بکۆڵەوە ئەوە بە ئەسڵ ئەفغانە ئەوە بە ئەسڵ کوردە و ئەوی دی ئەزام چییە بەڵام یەک فەرهەنگ کۆیان دەکاتە ئەتوو میلەتی کورد ئێستا دەبێت وازدەوە بێنی نەتەوەی ڕەگەز دەبێت بڵێ بای بای ئەوە ڕابردوو بوو ئێستا من دەچمە سەر نەتەوەی کولتورەکەم کوردی بێ فەرقەکە دەبینی کوردیەکی وا دروستکەین عەرەبێکیش و فارسێکیش و کچەکی ئۆکرانیش بێتە ئێرە بتوێتەوە تێدا ئەو کولتورە بەکاربێنێ خلاص ئەوە دەبێت بێتە کورد ئێمە قبولی ناکەین ئێستا بۆ عەقڵی خۆمان نا ئەخرەوە ڕەگەزی کورد نییە بەڵام دەبێت قبولی ئەف کولتوری هەنیش بەس زمانی کوردیە تێدا زمان پێش هەموو شتێک ئەوجا دەبێتەوە سەر ئەوەی مەسەن ئەتوو لێرە دەژێی بەرژەوەندی ئەو خاکەت دەوێت بەرژەوەندی ئەو کۆمەلگایەت دەوێت کە تورکمانیشی لێ و مەسیحیشی لێ و دەبێت لەسەر ئاستەکی نیشتیمانی بیر بکەیەوە ئەم زۆر جار گوتومە کوردایەتی ئۆکی لەگەڵتم لە بەغدا تەعەدا لە کوردێک دەکرێت کوردایەتی دەسەر مەفەرز دەکات دیفاعی لێ بکەین لێرە لە داعش دەوێت هێرش بکات بە کوردایەتی بیر دەکەنەوە بەڵام ئێستا لێرە تۆ ساحب هەرێمی دەبێت وەکو کوردستان پەروەری بیرکەوە ئەو تا برادەرەکی مەسیح دەبێت بزانی بەرژەوەندی هاوبەش دروستکەی لەگەڵ تورکمانەکە مەسیحیەکە عەرەبێک هاتۆتە ئێرە زۆر عەرەب هەیە دێنێ زۆر هەمویان نا بەڵام بەشەکی معقولیان پێیان خۆشە نەچنەوە بەغدا پێیان خۆشە وەکو کوردێک بژێن باوەڕ بکە ئێمە دەبێت یعنی مێشکمان ڕابێنین بۆ قۆناغی داهاتوو قۆناغی داهاتوو بریتێلەوە تۆ لە نەتەوەیەکی ڕەگەزی با بڵێن ڕەچەڵک ببی بە نەتەوەی کولتوری اعتماد کە ئێستا کولتور فلان کەس هیندیە بەڵام مەعلانێکە لە بابڕین لە هەندەسەی کۆمپیوتەر و نازانم چی
لە هەولێر دەژێ بە کوردی قسان دەکا کوردێکی بەزبوط دەبێ قبوڵیکەم ئێمە دەوەتی هەین ڕخنە لە ئەمریکا دەگرین وڵا ڕەشەکان قبول ناکە باشە تو هندیەکە قبول دەکەی ڕۆژ پێستە دەزانی مە چەند عسڵین وێ هیچ مامۆستا ما ئەخنەکە مازنەوە هەیت بێنێ نازانی بەری خودۆ جیرانی یاوێت شتێکی نازانی دیساکێتەیە بەری خۆ دیساکێتەیە پرا خۆ و کۆنێوی چ کردیە ما بوو ما چه سەلیقە هەنە ما چه نمونە هەنە سەراستی جیهانێ کو هەندە نەتەوە پێ هات بنە ئافراندنێ هات بنە دروستکردنێ هەر هەموو نەتەوەکانی پێشکەوت و سەرکەوتوی جیهان لەو جۆرە نەتەوە هەرە دوا کەوتوەکان هەرە لە توپەتەکان نەتەوەی ڕەگەزین چ ناوەکت دەوێت ئینگلیز ئەمریکا فەڕەنسا ڕووس تورک و فارس هەمووی لەسەر ئەساسی کولتور دەڕوە کاکە کەس لە کەس ناپر هەندە ناکۆڵنەوە ئەرێت و بابت چێ بوو بڕۆ ئەمریکا بە 5 ساڵ ئەوە دەدەنێ جنسیە پابندی قانونی کەتکەڵای پابندی قانونی یعنی پابندی بەرژەوەندی نیشتیمانیشی ئۆکەی یەکسانی دەپارێزی وەکو ئینسان دەژی نەک وەکو کوتلە من دەمێ خۆم جوداکەمەوە و خلاص ئەتو ئەمریکی هەندێک بە 20 ساڵ مەسەڵەن جنسیەت دەدەنێ بەڵام کورد ئەتو دهۆچی وەرە هەولێر بژێ ئەتو کوردنی هەراوانە لەو شارەی هاتە ئەو شارەی بڕۆ 50 ساڵی هەر بەڵام فلان دەهۆچ تێدەگەی ئەتو بە ئەمریکا بە 5 ساڵ چیدی کەس پێ داڵێ فلان کورد پێ دەڵێن فلان مهندس فلان کرێکار ئیشت حکم دەکا هەویەتەکەت یعنی دەبێتە بریتە لە چی ئەوە فلان ئەوی کەباب چییە کە توی کورد تو ئاگات لە خۆیە لە ناو یەکتریش ناتوێت خەڵکێک چی دەناسم 50 ساڵە لە شارێک دەژێت ناوی ناهێنم ئێستا و ئێساش دەڵێ ئەتو خەڵکی ئێرەنی کوڕەجا بە قسە چ خۆشتر بۆ بکەم بەلا ماڵی جەریزادە ئێمە 1795 1795 دەکات چەند قەڕن 1795 میلادی بەری 300 ساڵ هاتووینە کۆیە عەبدوڕەحمان پاشای بابان باپیرە هەرە گەورەمی هێناوە مڵکوشتی داوەتی خان و دازان چی و یعنی لەوێ ڕۆژێوە ئێمە هاتووینە کۆیە ئێستا و ئێستاش زۆر جار بە من گوتراوەتەوە وەڵانگۆ کۆی نین ئێوە کۆی نین تێدەگەی برام چەند ملیۆن ساڵی دەوێ هەتا کاکەوە مەساتە با پێت بڵێم کورد دەردەکەی لە خۆیەتی دۆشتانەیە ئاخر ڕەسەنیە یعنی چی ڕەسەنیێت چ دەوێت بەڵام گلەی لە ئەمریکا دەکات بڵێنە هەمان شەخص بزانە هەمان شەخص گلەی لە ئەمریکا دەکات دەڵێ وەڵا زۆر درەنگە 5 ساڵ زۆرە جنسیم دەداتێ ویش هەتوو بە 300 ساڵ نایدەی تێدەگەی برا دی کار لەوە دانیە تەخەلوفی کورد لەتلەتبوونی کورد خۆبەڕازانینی کورد نا واسف ناکرێ والله واسف ناکرێ خۆشمان زۆر پێنی مامۆستا ئەڤهەنێ ئەوە ناف کوردۆ دۆ هەی مثلا هەکەم ساکەینێ ناف ئەڵمانۆدا ئینگلیزۆدا فرانسیۆدا هەبووە قۆنۆغێت بەرینی کێدا ئەوجا لێرەدا با بڵێن فەرقی ئەسام کتێبینەوەکانی هێکتۆر و زنجیرەوەکانی هێکتۆرم بۆ پێشکەش کرد ئەو شتە ناو ئەڵمانەر ماوە زۆر پیسشە هەر هەیە ئێستاش وەم نزای نەماوە حادیسەیەک ڕوویدا خزمێکمان چۆ ئەڵمانیا داوای شتێکمان لێ کرد ئەم کوڕەکی ئۆتیستم هەیە حەزی لە مۆنیومنت توشتی وایە گوتمان جەمەسن نییە برجی ئیفێر ئەوەی ئازادی لە نیویۆرک ئەم ڕیز دەکات جێکی تایبەتی هەیە ئەوەی حەز لێیە ئەوە دەواازەی براندنبۆرگ علامەتی بەرلینە ئەو کوڕە چۆ ئەڵبانیا بە سەفەر خۆ بەخ نەچۆ بەرلین چۆ شەریکەکە بردێ دوسێت جە گوتی دەچوومە مەحەلات دوکان و ئەوشتانەی کە ترۆفی دەفرۆشن طبعا ئەڵمانیش نازانێ فەقیرەی یاڵە کوردی دەزانێت مۆبایلەکەم دەکردەوە ئەو ڕسمەکەم پێشان دەدان تووڕە دەبوو بە گوێرەی هەندێک جێ هەندێکیان دایان قێڕان هەندێکیان دەریان کرد سەرەوەی ئەی بڕۆ لە بڕۆ نیویۆرک ڕسمی لەندەنی پێشان دەکابرێ لەندەن
ئەوەی فەرقی ئینگلیز و ئەڵمان ئەوەی فەرقی فەڕەنسی و ئەڵمان ئەو ڕەگەست چاتیە لە ئەڵمان هێشتا ماوە لە کورد ماوە لە ئەفغان ماوە لە عەرەب ماوە بەڵێ ئەڵمان زمانێکی فەرمی هەیە بەڵام هەروە دەکەیت هەر کەسە بەلهەجەی خۆی قسە دەکا و هەر کەسە دەڵێ شاری خۆم و ناوچەی خۆم ئەو ئەنسووراتە لێرەوە لە کورد وەگەر دەزانی لە ناوکانی هیکتۆر باسم کرد باڤارچەتی نازیەتی دروست کرد نازیەت پێت دەڵێ وڵا چی سۆشیالیستی نیشتیمانی اشتراکی وەتانی نەخێر ئەنسووری باڤاری بوو دژی پرۆسیان مەحو کردەوە کەس باسی نەکرد ئەڤۆلینێکی ئەڵمانە هەی و تعسبە بۆ ژێریە النیگمە تعسبە یا عشۆیریە یعنی تێکەلەکەش هەردووکە نیگمە تعسب عشۆیریژی مەوە هەی دەمارگیریە یا خێڵەکیژی مەوە هەی و دەمارگیریە بۆ ژێریژی مەوە هەیە شۆرچێتیژی مەوە هەی ڕەحمەت لە بابەت ئەڵمان لە دەوری بڵێن لە ساڵی خاتری تو 1000 میلادی ئاخر بۆنی عەشیرەتگەری دەڕوا دەپوچێتەوە ئەوی پاشوی ئەگەر تعسب هەبوو بێ هەمووی ناوچەگەری دەردی کورد ئەوەیە کە هەردووچی هەیە هەمان شەخص دەبینی لە ماڵێ لە گەڕەکی خۆیان تعسبی لە بۆ چییە لە بۆ بنەماڵەکەی خۆی بەڵام مەسەن خۆی هەولێری سلێمانی دەبینێ جە تعسب دژی سلێمانێکەش دەکات یعنی دەبڵ تێدەگەی بادینێک دەبینێ یەکسەر موقف وەردەگرێت هەڵوێست وەردەگرێت یعنی ئێستا ئەمە ڕامان لە ئەڵمان نییە ئەڵمان خۆ کاکە عاشرەتگەری ناکە ناوچەگەری دەکە بەس یعنی دەردەکەی با بڵێن بریتێ لە یەک وەحدە یەک ڤایرۆس ئێمە دوومان هەیە ستێکداگەم نمونە ئینگلیزەوە بگیرین ئینگلیز چۆوەیە ئینگلیز لەوە لێبەوە گەیشتۆتە ئینتەرناشنال گەیشتۆتە عەولەما ئەری بەس هەکەم قۆناغی دوێ دەستپێکیوە بگیرین چۆن نەتەوە ئینگلیز پەیدا بوو بچیەوە سەر مێژوو ڕێک وەکو ئەو کوردەی وەکو من تو بوو نەکەم من تو بڕۆ گوندە هەرە دوورەکەی ناو شاخەکانی کوردستان ڕێک ئەو هابوو ئینگلیز بەڵام ینی لە نەوەکانی هیکتۆر زۆر تاکیدیش لەسەر دەکەمەوە داگیرکەرێک هات کوتانی چۆن نەتو مەسەڵەن کۆمەڵک بەردت هەیە بەردی گەورە ئەو نۆرمان کە هاتن ئەو بەردانیان هاڕی کردیانن بە زیخ هەتا معدەنێکی نوێ دروست بوو سبنتێکی نوێ دروست بوو مەبەستنەوەی زمانێکی ئینگلیزی نوێ دروست بوو کە ئەو زیخە تێک ببەستێ ئەو جا ئەو نەتەوە دازدارە دروست بوو ئەجا هەموو جارێ ئەو پرسیارە دەکەم دەڵێن میلەتی کورد تەوان 400 ساڵی ویست ئەو هاڕین و زیندوو بەستنی قالبی نوێ بۆ نەتەوە ئینگلی 400 ساڵی پێچوو خوێناوی ناموس و هەموو شتێکیان لەسەردانە میلەتی کورد ئیلاوات لێبێ ئەو جات دێ سەر قەناعەت کە ئەتوو دەبێ ببیێنێتەوەیەکی کولتور لەسەر ئەساسی کولتورێکی ڕێک و پێک بڵێ ئەمن کوردم ئیلا ئەو هات لێبێ ناکرێ بە کوپیاوان خۆت بڵێ وەڵاهی بابێ مەسەر بەدەری دەڵێن لە کەری شەیتان دابەزم ئەو پرسیارە ڕووی لە خۆ دەکاتەوە ڕووی لە میلەتی لە گەنج دەکاتەوە و بەڕاستی ئومێدم هەندە بە جیلی نوێ نییە عەفوەن ئیکۆن میراتێکی زۆریان هەیە و شانازی پێوە دەکەن و نەزانن هەموو شتێک مەزبووتە کاکە ئەو بادەی بە براغی نییە ئەتوو نمونایەکرد بۆ دەێنەوە جارێکی ئەباسم کرد گوتم مەسەڵەن یەک لە بەنیەکانی بەریتانیا بێ ڕۆژێک خاتری مانچستەر بگرێ ڕۆژێکیش خاتری لیڤەرپول بگرێ خاتری ئەوە دەگرێەوە عادز دەبێ باش کاکە ئەوە خاتری تۆم گرت ئەتو هەتتا ئەو شارانە فودەی ئەوە گەورەیان دەکەی بۆ ئەوەی لە ئاخری تاق پێک دادەنەوە یەکتر بخۆن ئەتوو لەندەنێت پێویستە سنتەری هەمووان ماڵی هەمووان ماڵی کەس نەبێ ئی هەمووان بێ ئێستا ئێمە خەتی کولتوریمان ڕۆشنبیریمان بەو جۆرە دەڕوا دەی خاتری دهۆک دەی خاتری سلەیمانی دەی هاولێریش عادزە دەی نازانم دوو مۆزەفی بۆ تاعینکە کاکە و هەرەوەندە گەورەیان دەکەی بۆ ئەوەی لە ئاخری دژایەتی یەکتر بکات
ئێستا و ئێستاش کەسە من نەدیت بیر لە شتێکی لە ماڵی گشتی بکاتن سێ ڕاستی مامۆستا دەت نەوەکانی هیکتورژی دا دە بەحسێ پاریس کرد گوتێ فرانسا و فەڕەنسی بەرهەمێ پاریسێنە وتا ماستەرژی گوتە گوتێ ئەڵمانیاژی و بریتانیاژی هەر بەرهەمێ پاریسێنە پاریس چیە؟ پاریس سنتەرێک بوو کە جەیەک بوو یان بڵێم خەریکە بڵێم تاکە جەیەک بوو ئافرەت تێدا ئازاد کولتورەکی فولمێیانە بە هیچ جۆرێک ئیدعای کەراکی وسمێڵ بادان شتوان نەکرد یان گوت ئێمە بەڕاستیمە بەس چی پیاوی کەسب دەکرد پیاوی دەتواندەوە ناتەوەی فەڕەنسی لە خۆشەویستی فەڕەنسا لە خۆشەویستی پاریس دروست بوون ئەڵمان و ئینگلیز دەرقی پاریس دروست بوون هەندە حەسوودیان لێ کرد ئەڵمان ئێستاش بەرامبەر پاریس حەسوودی ئینگلیز ماوەیەکی زۆر حەسوودیان لە پاریس کرد زۆر هەوڵیاندا کە پێش پاریس بکەونەوە گەیشتە ڕادەیەک کە پێشوی بکەونەوە و ئێستا بە چاوەکی یعنی لە ڕزگار بوون لە حەسوودی تێم دەگەی ڕزگار بوون لە حەسوودی خلاص تێر بوون کاکەمە پێش پاریس کەوتینەوە بە دەقات بۆ نمونە سەرژمێری لەندەن سەرژمێری پاریس تا دەگەی دەوری ساڵی 1970 یەکەم جار یەکەم شار لە ئەوروپا بگاتە ملیۆن لەندەن بوو پاریس هەر نیو ملیۆن بوو باشە لە 1950 لەندەن دەگاتە 4-5 ملیۆن پاریس یاڵە دەگاتە ملیۆن لەندەن بوو بە شتێکی دی ئینگلیز و ئینگلیش نەس بوو بە شتێکی زۆر بەرزتر لە فەڕەنسا بەڵام ئەڵمان زۆر بدرێکتر ئەو حەقدەیان بەرامبەر پاریس ئەو حەسوودیان لە بەرامبەر پاریس ئەو جەنگە جیهانیان پەیدا کرد هەربی عالەمی یەکەم و دووەم بە تایبەتی یەکەم هەر بەس بۆ ئەو بۆ پاریس بگرن باوەڕ دەکەی ڤیلهێلمی دووەم مەناخ و دین و ئیمانی بۆ چۆن پاریس بگرن سەرکردەی لەشکری ئەڵمانی فۆن مۆلتیکە مامە گەورەکەی ساڵی 1970 ئەو بوو کە پاریسی گرت دوو ڕۆژ هات استعرازەی تێدا کرد و ئەوانە و مەراخی ئەو بووکو مامی خۆی مامە گەورەی خۆی پاریس بگرم هەتا بڵێ وەڵای میشوەکو مام پیاوە زانی با ئەقەتی دەژیان ئەڵمان ئێستا دیمەنەکە ڕۆم بوو لە بەرچاوت فەڕەنسی لە خۆشەویستی پاریس دروست بوون ئینگلیز ئەڵمان لە حەسوودی و لە منافەسەی پاریس دروست بوون ئینگلیز گرەوی خۆی بردەوە ڕۆی ئەڵمان هەرمایەوە هەر لەو چوزانم لەو جغزەمایەوە چۆن تۆڕی خۆم کەمەوە تا 1945 تۆبەیان پێکردین ینی هاتن ڕوس ئەوەی کە ڕوس پێکردن ئەوی داگیرکەی پێکردن گەیشتە قەناعەتێک کاکە بەسە با بە ئاشتی بژین بەڵام ئەو شتیان هەرماوە لەمنەوە ئەم کەیفم بە فڵان شار نایە ئەم کەیفم بە فڵان شار نایە کەیفم بە بەرلین نایە باشە مامۆستا یعنی یاکۆ فەڕەنسی پەیدا کردین پاریس بوومانەوەیە هەر دەزڤڕەمەوێ پاریس مەسەلەن بوو چ مارسیلیۆنەت بوو یعنی بەس جداهیت کولتوری دایە قوربان مارسیلیا زۆر لە خوار خوارێ و تولوز یعنی پایتەختی جنوبی فەڕەنسا تولوز بوو منافەسەی پاریسی کرد ماوەی نازانم چەند قەڕنێک لەهجەی ئەوان پاریس بە لەهجەی خۆی دەگوت لانگ دوال ئەوان پێیان دەگوتن لانگ دۆک دوو ئۆک ینی لانگویج ئۆف ئۆک ئۆک ینی ئۆکەی ینی باش ینی ئا ئەوان دەیان گوت وال دوایە بوو بە وی ئێستا عەلا کولی ماوەیەکی زۆر منە ئەوەی کرد ینی دانی بە لەهجەی پاریس نەدەنە جنوب بە تایبەتی تولوز بەڵام بۆچی پاریس بوو بە ئەو سەرکەوت ئەو بوو بە پایتەخت ئەوە دەگەڕێتەوە بۆ ئەوەی پاریس لە جێی لێکخشانی نەتەوەی گاڵ عەرەبیان دەڵێن غال یان گۆڵ یان غول ناوێکی ئەوهایان هەبوو بە لاتینی قسەیان دەکرد بوون بە کاتۆلیک مەسیحێکی زۆر پابەندی مەسیحی کە ئیمپراتۆرەتی ڕۆمانی دەڕمێ عەشایری جەرمان تێبەردەبن دێشاوەک جەرمان دێن لە ناوچەی پاریس تێکەڵ بە خەڵکی ئەو ناوچە دەبن ئەو دەڤەرە تایبەتمەندی ئەو پەیدا دەکات کە دەبێتە جێی توانەوەی ئەو دوونەتەوە ئەوانەی کە بە لاتینی قسە دەکەن و ئەوانەی کە بە جەرمانی قسە دەکەن زمانی فەڕەنسی نوێ لەو تێکەڵاویە
دروست بوو شعبی فەڕەنسی نوێ لەو تێکەڵاویە دروست بوو باوکەچی جەرمان دایکەچی گاڵ باشە ئەوەیە کە دەڵێن سپێرم و هێلکەکە بەڕاستی پاریس بوو حکم لەوێ دامەزا کلۆڤیس لەوێ مرد قەبرەکەی لەوەیە ئیدی بۆ بڵێ وردە قودسیەتی پەیدا کرد وەزنی پەیدا کرد ڕێزی پەیدا کرد سەرباری ئەوەی کە ئەو جەوە مێیەتیەی کە لەوێ هەبوو لە هیچ جێکی فەڕەنسانە خەڵک عاشقی بوو وردە نەتەوەکانی دیکە عاشقی بوون جەرمان عاشقی بوون نۆرمان عاشقی بوون ئینگلیز عاشقیان بوون پاریس شتێک بووە لە مێژووی بەشەر نەکردن مێژووی ئەوروپا لە هەموو مێژووی بەشەر ئەوی ئەمن بیزانم نمونەی نەبووە شارێک سێنەتەوە دروست بکات نەتەوەی فەڕەنسی لە خۆشەویستی پاریس نەتەوەی ئەڵمان و ئینگلیز لەرقی پاریس لە حەسوودی پاریس یونیک یعنی عرە ئینگلیز دەڵێت جەما مستانی کە پاریس درستە تو گەلێک بەحسێتکی بەس پاریس وەختاکە هەیژی بەلکیان بێژینی هەندا یا بۆژی نەبووە یا نەرینی بووە تێدا پاریسێدا مەسەلەن پاریس لەهجە پاریسی یا بووە زمانی فڕەنسی ئەفسەپاندنە لەهجە پاریسی سەر فەڕەنسا بۆوان کرا ڕاستە ئەرێ وەڵا بەڵام هیچ نەتەوەیەکی دیکە نەیتوانی ئەوها بکە نقطاکە سلبیان یا ئیجابیە بۆمان ئیجابی بوو وەکو گوتم ئەوان تاکن لە مێژوودا تاکن کاچی کوردەت ناتوانانی لاسایی بکەوە تو کوا شارت هەیە بتوانانی بڵێ من پاریسم کاکە تو لەکوێ دەژی دوو کەس پانتۆڵەچیان لەبەر کرد وەڵام ئێمە پاریسین ناکرێن نا شان لە شانی پاریس بێ کەس شانی لە شانی پاریس نەداوە بە ئیسلوبی پاریس لەندەنی جوان نەکردوێت بەڵێ پێش پاریس کەوتەوە لە زۆر شت بەڵام هێشتا پاریس شتێکی تایبەت باشە بەڕێز جامە مەستمەوە قسەوا دەچێش ینی برایانی خۆمان جەماعەتی ڕۆشنبیری کوردی ئەدی بەکان و ئەوانە بە تایبەتی دە سلەیمانی یانێ قسان لایەن بۆ قەناعەت وەڵا کام شار پێشکەوت تووترا دەبێت لەزەی ئیوی سەر بێ بە ئەوی بە پاریس کرا بە تو ناکرێت بکەم لەکوێ ئەوان لەکوێ ئەوان نەتەوەیەک بوون لە زمانی قەیسەرەوە یۆلیۆس قەیسەر ینی ساڵی 54 پێش میلاد بگرە دەست پێ دەکا عەشیرەت دەکوترێ عەشیرەت نامێنێ کە دەگەیە سەردەمی میلادی مەسیح عەشیرەت لە فەڕەنسا نامێنێ بۆ ئەڵمان و ئینگلیز 1000 ساڵی دیکەی پێچوو ئەزەکە ئەتا عەشیرەت نەما 1000 ساڵ پێش هەموو نەتەوەکانی ئەوروپا کەوتنەوە کە عەشیرەت نەما باوان پەرستی تیرە پەرستی ڕەچەلەک پەرستی نەما لە ناو فەڕەنسی بوون بە فەلاح و توجار و نازانچی و ژن و پیا و احتیاری بژیان مافی ئافرەت زۆر طبیعی بوو ئافرەت ئازاد بوو مێردەوە دەکا مێردەوە ناکە ئەتو لەکوێ دەژێ کاکە ئینگلیز 1000 ساڵ پاشوان ئەڵمان 1000 ساڵ پاش ئەوان ئەو هایان بەسەر هات توی کورد ئێستاش بە تۆزەکەی نەگەیشتووی ئێستا لە گەورەترین جوانترین شار دەژێ بەڵام ئەتو ئێستا شانازی بە بەرەبابی خۆت دەکەی دەماری عەشیرەتەکە تەرماوە کاکە ئێستا نازناوت بە جۆرەی عەشیرەتە باشە فلان ئەجاف فلان دۆست چی یەک لە دیاردەکانی ئەوەی کە تو ئەبنێتەوە بالفعل شارستانیە یەک لە دیاردەکانی نازناوەکان بە جۆرەی میهنەیە فلان کەباب چی فلان حەلاق فلان نازانم چی ئێستاش بەوە نەگەیشتووی یەکسەر دەتوێت بێ پاریس بەس پاریس مانە فەڕەنسا سێ لەهجە هەبوون پاریس چوای کرد و پاریس بێژدێ لەهجێ دیتر بدە ناڕەخەکی بەس لەهجۆم بیتن یعنی بەس چونکی مرکزی سیاسی لێرێ بوو بەڵ بەعرضت بکەم بەل تو دەزانی جەماعەتێک ڤایکینگ هاتن لە شیمالی پاریس نیشتەجێ بوون ئیمارەتەچیان پەیدا کردەوێت سەر بە پاشای پاریس یعنی نۆرمان ناوچەی نۆرماندی ئێستاش ناوەکە ماوە پایتەختەکان ڕوێن بوو ڕوێن ئەوانە فێرە ئەوەندە فەڕەنسی پەرست بوون ئەو ڤایکینگانە بە 40 ساڵ بە 50 ساڵ زمانی دانیمارکیان لەبیرچەوە یەکسەر بوون بە فەڕەنسی جەعارەتان ئەو کەسێک کە لە خۆی لە ئەسلی خۆی بەشکە هەموو دەمێ خۆی وا دەوێ وا ئیسباتکە کە لە خەڵکی ڕەچەڵەکەی ڕەسەنترا ڕاستانی ڕاستان کوردێک دەچێتە ئەستەمبۆڵ دەوێ بە هەموو نەوەیەک نییە بە تورکی قسە بکات و نام کوردی مدژایەتی کورد دەکات زۆرن ئێستا ئەوزانێک دووەچیان لە مەسئولیتدا
بە ئەسڵ کوردن بەڵام تورکچەکن نۆرمان لەو بابەتانە بوو لەهجەی خۆیان هەبوو منافسەی پاریسی کرد هەروەها لەهجەی پیکاردی لە پاریس بڕۆ بەرە حدودی بەلجیکا ئەو لەهجە پێشەمان ویستی دەستیان پێکرد بنووسن نۆرمان دەستیان پێکرد بنووسن بە لەهجەی خۆیان پاریس دەیگوت نابێ زمانمان لاتینیە زمانی ئیلاهیەوە یکەنیسەیە نابێ کەس بە زمانی بە لەهجەی ناوچەی خۆی بنووسە بەڵام کار لەوە دانەما هەر کەسە تولوز بە کەیفی خۆی لێ دەخۆن جنوب بە کەیفی خۆی لێ دەخۆی ئاخیری سەردەمی فیلیپ ئۆگوستۆس ئەوی لەگەڵ سەلاحەدین هاتە هەڵمەتی خاچی هاتە قودوس گەل ڕیچارد لەگەڵ ڕیچارد ئەوە فیلیپ ئۆگوستۆس گوتی دێ بەڕاڵەخانە چیادیان من چوو پیکاردی بە کەیفی خۆی نۆرماندی بە کەیفی خۆی تولوز بە کەیفی خۆی یەک قسە نەکەن لەهجە لەهجەی پاریس ناچار بوو یعنی گوتەیە دیتر هەکەهی پلۆتینیە قۆنەحنینن وارم پۆریسی دەگەی ناکول دەست پێکێ پۆریس بوو گوتە بڵێ هەر یەکسەر جارە هیچ نەبوو یەکسەر بڵێ دەیت لەهجەی من ئەها مڕاهق نەبوون نا خەڵکی پاریس میلەت بوون بەس کە دیەتی لە حەد دەردەچێ خلاص کاکە ئەمن مرکزی حکوم ئەمن مرکزی بڕیارم ئەم مرکزی سەقافەتم هەموو شتێک لەکرد خۆمە خۆم دەوڵەتەکەم لەهجەی خۆ بۆ وات کرد ئاخر ئێوە دەستان پێکرد ئێوە دەستان پێکرد ئێستا دانیشن لەهجەی ناوچەیتان دەوێ پاریس ئەو یعنی تەجروبەی فەڕەنسی لەوە ڕوویدا کە تەجروبەی لەهجەی شارێک بسە ئینگلیز وای نەکرد ئینگلیس چ کرد ئەنگلیس تێکەڵان ڤێرناکولەر لەوەی وەرگرتو لەوەی وەرگرتو لەهجەی ئۆکسفۆرد وەکو عەرزم کردی ئۆکسفۆرد بزەبت دەکا کەلەچی خۆمان کەلەچی یاسیناغا ڕۆڤیا ناوچەی زاب ئەو لای سۆرانی ئەو لای بادینە بزەبت ناوچەی ئۆکسفۆرد ئەو هەیە ئەو لای بە لەهجەی شیمالی قسان دەکرد کە زۆر بە لەهجەکانی سکەندیناوی متەئەسیر بوو بەهۆی ڤایکینگ جنوب بەکەشی فول سەکسۆنی ئۆکسفۆرد لە ناوەندێ بوو ئیدی شتێکی ینی تێکەڵەیەکی باقولی موجه بە هادیف دروست بوو چونکە مامۆستای زانکۆ دروستیان کرد نەک بڵێ وڵا دوو تو جار و دوو پیرێژنەها قسام کەن و دەی هەندێک هەولێری و هەندێک نەبوو هادیف بەسیەتی بڵێم یەکەم ئینجیلی کە چاپ کرا ئینجیلی تندێڵ چۆ ئەڵمانیا چاپی کرد بە لەهجەی گوندی خۆی نووسی بوو هێنری هەشتام قەدەغی کرد گوتی ئەوی لە دەستیدا بیگرم دەیکوژم بۆ لەهجەی ناوچەی دەویست لەهجەی ناوچەی خۆی بسەپێنێ نییەشتی قاشێکی سووت چەند کەسی کوشت یەک لەوانە لە ناون لەندن کوشت سووتاندی ئەوە نابێ بڕوە چونکە ئەوە زمان فەرز دەکات لەهجەی گشتی فەرز دەکات ئەو پیاوە نەیدەگوت ذە بۆی دەیگوت یێ بۆی تصور دەکەی ناوچەی گوندی خۆی ناوچەی خۆی هەروچیان بەکارێنە ذە بۆی یە وۆڵ دەگەی شتێکی تۆزێک شلۆق بوو شلۆق لە قسەکانی ڤیان دەکردە واو وابیان دەکردە ڤی باکسی هەموو دنیا دەویست ئەوە بسەپێنێ هێنری هەشتم نەهێشت و خەڵکی ئەدام کرد لەسەر ئەوە هەتا دەگەینە ئەلیزابێت دەپاڕێتەوە ئەلیزابێت یەکەم ژن بوو ژن دەپاڕایەوە لە گەنجی بەخێو دەکرد وەرە ها پارە بڕۆ بخوێنە ئینگلیزیەکم بۆ پەیداکە ینی لە کەنیسە بێ ئومێد بوون چ بکەن زمانێکی ئینگلیزی نوێ بسەپێنن شانۆ لەندەنی پڕ کرد لە شانۆ یەکەم جار یەقەی دووسێک گەنجیان کرد بە تایبەتی کریستۆفەر مارلۆ زۆر کوڕێکی زۆر بەبەزیپک بوو شانۆگەری زۆر جوانی دەنووسی یعنی لەندەن عاشقی بوو بەڵام ئەویش لەهجەی کەنتی بەکارهێنا ناوچەی کەنت جنوبی لەندەن زۆر پێیان گوت ئەوان بەڵگە نییە هیچ بەڵگە نییە بەڵام چەند جار لوجنە لە قەسرەوە دەچوو دەیانگەر وەرە تو بۆ دەکەی بەڕای من پێیان دەگوت با بە لەهجەکەت بگۆڕە بیکە لە ئینگلیزێکی گشتی ئەویش زۆر ئەوە بوو هەوەس باز بوو نەیگۆڕی هەدەگوت بەسەر چاوی خەمتان نەبێ بەس پارەم دەنێ پارە دەچ قوماری دەکرد نەزانم چی دەکرد هەتا 2 ساڵ پێش مەرجی پێش کوشتنی مارلۆ ئەلیزابێت ناوی یەکێک دەبیسێ بە ناوی شێکسپیر خەڵکی کوێیە ئۆکسفۆرد
ئینگلیزەکەی چۆنە زۆر معقولە یەکسەر دەڵێ مارلۆی تێحڵدەن پاش 2 ساڵ مارلۆ دەکوژێ یەکەم ناسینی شکسپیر قەسی شاهانای لەندەن دەزانێت گەنجەکەی بەو ناوە توانای زۆرە پاش 2 ساڵ وردەبردە لە مارلۆ تون دەکەن بێمنەتی دەکەن پارەی نادەنێ ئەویش هەر خەریکی دوزانم لەعوب زۆر ئاخری لوزنەیەک لە خەسەوە دەردەچێ دەیبەنە لایەک و دەیکوژ و کابرای کە کوشتی عەفو دەکرێت ئەومانێت پاشوی یەکسەر شکسپیر دەتەقێتەوە شانۆگەری دنیا دەخوا زۆربەی شانۆگەریەکانی شکسپیریش لەسەر پاشایەکانی بەریتانیا دەڕوە هێنری ڕقم ئەوەندە ئەدواردی ڕقم ئەوەندە ژیانی پاشایەکان مێژووی ئینگلیز بۆ ئینگلیز دەجێڕێتەوە بە ئینگلیزیەکی کە هەموو ئینگلیزی زانەکان دەزانن کە زمانێکی هەڵبەستراوە زمانێکی هەڵبەست شکسپیر باشە 36,000 وشەی نوێی دروست کرد ئەوە بەڵگەیە قسەی من نییە بەڵگەی علمی وشەی دروست کرد لەهجەی نوێی یەکگرتووی دروست کرد کاکە ئەوەی حکم ئەوەیە میلەت گەمە نییە تۆ دەزانی بە بەلاشە ئینگلیز دنیا ئینگلیزی بست گەورەترین سەقافەت بەقوەترین سەقافەت بڵاوترین زمان و سەقافەت ئینگلیزی تو بزانی بە بەلاشوە خۆ بەخت بووە نەخێر اینجا نمونه ئالمانیا چوو بوو زمانەی گرتی ئالمانی وەڵی شارەزاییم زۆر نییە بەڵام ئەڵمان هەر لە زووەکەوە تووشی خشونەتێک بوون لە زمانیان یعنی ئەوی مێەتیە تێیدا نییە زمان پێویستی بە مێەتی ئێستا زمانی عەرەبی فەسیح مێەتی تێدا نییە ئەم باوەڕ ناکەم قەت دایچەکە منداڵی خۆی بنوێنێ بە زمانی فەسیح قسە لەگەڵ بکەم مستحیلە فتح الضمة وقاف ونظام مستحيل زمان دەبێن نەرمی هەبێ قەواعیدی ڕاست بێ بەڵام نەرمایەتی تێدا بێ عەرەبی ئەوەی نییە ئەڵمانی هەستی پێ ناکەم ئەتو بڕۆ ناو ئەڵمان ئەم ساڵی هەشتاوێک چوومە ڤێننا بەس ئەوەن ئەجارە چوو ڤێنناش ئەڵمانی بێژن بە ئەڵمانی ڕسمیش قسە دەکەن لەهجەی خۆشیان هەیە بەڵام عینەن هەر هات دڵی شەڕە بەردە وەڵڵاهی والقورئان بەعەقل بە ساحێبت ئەوە پیاسە دەکەم نازم خەری دەمیست چ بکەم سێ چوار فەڕەنسی تێپەڕی قسەیان دەکرد چۆن ئەها هەوایەکی فێن کرد بۆ بێ ئەوە عمرم چەندە 17 ساڵە باشە ساڵی هەشتاوێک هەرچم کرد هەوایەکی فێنە کات گوتم نە شتێک هەیە لە بینی ئەڵمان و فەڕەنسی لەو دەمایەوە ئەم بیری دەکەمەوە چییە مەوزوع ئەڵمان زمانەکی زۆر درشت و وشکە وەکو بزانم بەشە زۆر چۆنەتی هەتا نووسینی شوا بزانم بە ناتوانم قسەی دەکەم بەداخەوە gelek bi zehmet e û yanî kelîma ew dibêjin et îngilîziyê de gelek kurtir nîk wa sîh pîte îngilîziyê de 5 pîte وشەی زۆر درێژیان هەیە تەلەفزیان زۆر ڕقا تەلەفزیان ڕقە کەچی بەسەر زۆر وشە ناڵێن مەسەڵەن واویان پێ ناگوترێ دەیکەنە ڤی ئێوە نەقسانیە چیان پێ ناگوترێ جیمیان پێ ناگوترێ دەکەنە ش یان کە دەزم چۆنە یان دەکەنە خ و جیمیش دەکەنە گ یان ژ ئەوە دەردە زمانە ئەتوکە نەتوانی هەندێک پیت بڵێ ئەوە نەخسە لە توودا تەماشای ئینگلیزی بکە تەماشای تورکی بکە خەریکە بڵێم زۆربەی ئەسواتی زمانەکانی جیان بەوان دەگوترێ ڤی دەڵێن واو دەڵێن بەستا بۆڵی واو ناڵێن هەموو دەکەنە ڤی گاف زانم چ دەبێ ژ عەرەب ناتوانێت ژێ بڵێ من ناتوانم بڵێم بۆ یعنی ئەوە تایبەتی عەرەبیە بەڵام ئەم پێ دەگوترێت ئەم پێ دەگوترێ یعنی ها مەبەستم زمانی بەراوردی بکەیت لە بینی ئینگلیزی ئەڵمانی وا دەکەی دەبینی توانای ئینگلیزی بۆ وەرگرتن تەقەبولی خەڵک توانەوەی هەڵمژینی وشە هەڵمژینی خەڵک گەلک زۆرترە
و زۆر لە فەڕەنسیش بەخۆترە فەڕەنسی کاکە ڕای پێ ناگوترێ جئی پێ ناگوترێ چی پێ ناگوترێ دال و نازام چی هەر پێی ناگوترێ ڕادی عەرەبی هەر سەری ببڕی ناتوانین لەفزیکە هی پێ ناگوترێ فەڕەنسی ئەم خۆی هۆمایان پیاو ئەم ئینگلیز بۆچی دەڵێن ئاوەر کەچی لە نووسن هاوەر ئەو بە تەسیری فەڕەنسیە ئەنە ناسکرد با بە باشنا یعنی شتەکە نیارەتی و مێەتیە تێکەڵی بکەیت یعنی شتێکی جوانی لێ دروستکەی بەو لایەدا بشتێنیەوە خراپە بەو لایەدا بشتێنیەوە خراپە دەبێت شتەکی مام ناوەند دروست جا مامۆستا هەکە بهینە ڕوشەلاتۆنەوە ڕاست هەسا ئەمە نمونە ئیرانی ژیا هەی و نمونە ترکی ژیا هەی وەک بوو چێبوونە دەولەتێ یا نەتەوێ و بناغەیە سەرەکی و پزرۆتەژی مەسەلا زمانی هەف بەش نمونێت وە چۆوانە بەخوای شارەزاییم ئەم زۆر خەریک بوو تورکی فێر زەحمەتە لە بۆم ئەگەر لە بنداڵی و فێری نەبی تۆزێک زەحمەت یان بچیە شارەکی تورکە هەبژێ ئەکید فێر دەبی و بەڵگەش ئەوەیە کە فێربوونی ئاسانە چکە خەڵکەکی زۆر فێری دەبن ئەمن لە عەرەبی کەرکووکم پرسیوە ئەم لە کەرکووکیشم نەکرد لە عەرەبی کەرکووکم پرسیوە ئەرێ فێرە کوردی بووی ئاسان فێربوونی کوردی ئاسانترە یان تورکی گوتی وەڵای کوردی هەر زۆر زەحمەتە فێرە تورکی بوو تورکمانی دەمدەگەی ئەوە خاڵەکی ئەوە دەبێت کورد بەخۆی بڵێ ئەوە لەبەر چی وایە بابێنەوە سەر ئەسلی مەوزوع فارسی وەڵی نازم چۆن دروست بچکەم فارسیجی دیڤزانینامە مامۆستا لەهجا تەهرانیە یعنی لەهجا تەهرانیە بووە بناغی فارسی بوون کاکە لەهجەی تاران لەهجەیەکی زۆر نوێ هەر شاری تاران خۆی تەمەنی 300 ساڵە 1789 ئاغا محەممەد خانی قاجار کردی بە مەڵبەندی خۆی چووکە کەریم خان لەوێ شەڕەکی کردبوو زۆر لە خزمەکانی لەوێ کوژرا بوون لەوێ نێژرا بوون واتە کەریم خانیش ویستی بیکاتە پایتەخت بەس نە گوتی قاجار لێم لە ئازەربایجان و ئەوانە نزیکە ینی خۆی کشاندەوە بەرەو جنوب چۆ شیراز کە ئاغا محەممەد خان هەت سەرکەوت بەسەر زەندەکان هاتەوە تارانی هەڵبژار ساڵی 1789 عرضم کردی بە مەقەڕی حکم تەنیا مەقەڕی حکم بوو و پێشتر شاری ڕێی هەبوو ئەو کە خاپور ببوو مەغۆڵ کاوریان کرد مرد و ڕۆی بەڵام زمانی فارسی 200 ساڵ پاش فەتحی ئیسلامی زمانی فارسی نوێ پەیدا دەبێت ئەویش لە خۆراسان ئوستادی عولەمای دینی و کاکە قەواعیدی عەرەبیشیان داناوە فارس شتێ چەندیان ئەمن تەکید نیم یعنی نەمخوێندووە بەڵام سەقافەتی عەرەبی و فارسی هەم کاکە ئیبن سینا نازانم ئەو عولەمانەی عالەمی ئیسلامی هەمووی لە خوراسان بوون 190یان حرەکەیەکی علمی و دینی و سەقافی و فەلسەفی زۆر گەورە لە خوراسان ڕوودا لەوێش یەکەم جار دەست بە نووسینی فارسی نوێ دەکرێت ئەو فارسیە یعنی غەڵەت قبول ناکە بامۆستا هاتوون ئوستادی زمانی هەم فارسی لەهجەکانی فارسی هەم عەرەبی هەم نازانم چی زمانێکیان دانا ئەوەی خۆیان ڕستەی فارسی کە دیارە زۆر پوختم ئەوەیە بەڵام پڕیان کردووە لە وشیان کەم بوو پڕیان کرد بە عەرەبی بەڵام ئەو زمانەش جەبە پێت بوون ئینتیگرێشنێک بوو لە بینی تورک و فارس ساڵی سەردەمی سەلجوق بڵێ هەزاری ڕەبەق هەزاری میلادی یەکەم عەشیرەتی تورک وەردەگەڕێت لە شامانی بۆ ئیسلام و بۆ فارسی زمان و دینی فارس لەسەر قەومی خۆی فەرز دەکا سەلجوق نەوەکانی وی دێن ئەوەل جاری وەکو بڵێ هاتوون ئێمە هاتوون خزمەتی ئێوە بکەین لە نازام چێ و چێ تا ڕزگار دەکەین وا دەکەی دەبین دەبنە حاکمی جیهانی ئیسلامی بەڵام یەک مەرج لەسەر خۆیان فەرز دەکەن لەیلا نادەن ماوەی نازام 1000 ساڵ تقریبا 800 ساڵ زمان و نووسین و قانون و ئەدەب بەس فارسی لە هەموو دەوڵەتە تورکیەکە هەتا ساڵی 1850 دەوڵەتی عوسمانی شەماشت دەوڵەتی عوسمانی فارسی باڵێ
قانون کە دەردەچوو فارسی بوو خەلیفە خەڵک بازار بە تورکی قسەیان دەکرد تیجارەت بە تورکی بوو بەڵام کە عەقدێک دەنووسرا فارسی بوو فارسەکی پڕ لە وشە عەرەبی تێبنەگەی قەت تورکی ینی ماوەیەکی زۆر چۆن فەڕەنسا پاریس ماوەیەکی زۆر خۆی ڕاگرت زمانی خۆی فەرز نەکرد تورکی شەمان شتیان کرد ڕاوەستن جارێت زمانەکەمان پێ نەگەیشتووە فارسی مەزبوط فارسی مەزبوط شعری مەولەوی مەولانا خالد مەولەوی چییە جەلالەدین فارسیە نامەکانی هەرچی سوڵتانی عوسمانی دەخوێنیەوە هەر هەمووی فارسیە قانون فەرمان چ دەڵێ هەمووی فارسی تەنانەت یەکەم دامەزراندنی تورکیای گەنج حزب قەومیەکە یەکەم جار بە فارسی نووسرا ناوەکەشی چی بوو چی ئەڵە لەبین چۆ فارسی بوو پاشوی ئەو جا دەست پێ دەکەن تورکی ئەو دەمای قالبی خۆی گرت بوو توانای حکمی پەیدا کرد بوو لە جێش ئەو بەکاردەهات باشە بوو بە زمان هەیکەلی گرت بوو تەواو ئەو جاهێنایە دوایش کە دەگەیە تورکی عوسمانی دەڵن زۆر بە تورکمانێکی کەرکووک دەچێت لە مێژ بوو بەکاردەهات بەڵام لە شتە گرنگەکان فەرمان نازانچی هەر فارسی ئیدی دوایش دەگەینە سەردەمی کەمال ئاتاتورک کە لاتینی داهێنا کەمال ئاتاتورک لێرەدا بەڕای من ئەمن لەوێ بام و تورک بامەوە نەمدەێژوا بکە کاکە تو نابێ بەس لەهجەی ئەستەمبۆڵ فەرزکەی بەڵام فەرزی کردو تێدا سەرکەوتوو بوو چونکە ئەستەمبۆڵ کاکە پایتەختی جیهانە شەرق و غەرب دەبەستێتەوە تەجروبەیەکی زۆر ناجیحیان هەیە و ئیتر کەس ئەمە ناتوان یەک قسە بەرامبەرام بکەین ئەگەر پیاوین با لەوان ئازاتر بین با لەوان سەرکەوتوتر بین ئۆکەی هەرەوەندم پێ دەگوترێت بەداخەوە تورکی نازانم مامۆستا نیکە نەتەوە تورک دەبێژینێ نەتەوە تورک بەس پەیدابوونەوەی و بوونە نەتەواوێ ینی دروستبوونە نەتەوە تورک بەس گیردەوەی بوو زمانی بە کو زمانی وای ترکی بووە ژشکومێک و لەهجە طبعا ها بەعرضت کەم بەعرض ئەم لە مێژە نەزەرێکم هەیە لە خۆم بەشک بووم هەتا ساڵی 2012 و 13 لەسەر ئینسایکلۆپیدیای ئیسلام ئیشم کرد تەرجمەم دەکرد گەیشتمە لە چی گەیشتمە تورک تعریفی تورک لەوێ چ نووسرا بوو هەر کەسێکی لە عەشیرەتی خۆی هەڵگەڕایەوە و زمانە تورکیەکەی دەوڵەتی پێڕاو کرد ئەو قسە ئەو تعریفە ئاخر زۆری دەوێت تا تێگەی گەلێک زۆری دەوێت بەڵام با پێت بڵم هەموو کۆمەڵگەکانی جیهان نەتەوان خەڵکن چ ناوەچیان لێ دەنەی کابرایەکە لە ئەفریقا دەژێ کابرایەکە لە سیبیریا دەژێ کورد عەرەب فارس 5 قۆناغت هەیە قۆناغی هەرە پریمتیڤ هەرە سەرەتایی ئەوانەی کە وەکو لە ناو غاباتی ئیستیوایی و ترۆپیکاڵ و ئانە دەژێن ژیانیان هەڵای زۆر زۆر بیدایە زۆر لە ئاستی یەک خێزان بیر دەکەنەوە و دەژێن و هەتا جینس و خواردن و هەموو شتێک ئەو 15 نەفەرەیە قۆناغێک لەوەی تەتەور دەکا بەشەر دەگەینە قۆناغی عەشیرەت ئۆکەی سەکس لە بینی خوشک و برا معقول نامێن نەکاردین هەر کەس قبوڵی ناکە بەڵام چی خزمێنە ینی خوازبێنی ئەوان هەر لە بینی ئامۆزایان دەگەڕە ئەوە خۆت دەزانی دۆخۆک و هەولێر و کورد ئێستاش هەر لەوەدا دەژێ باش عەرەب ئەفغان بەربەر هەمومان لەسەر ئەو لەو ئاستە داین ئەوجا کۆمەلگا هەندێک لە هەندێک جێ پێش دەکەوێت عەشیرەت دەتوێنەوە ئیدی بە لەبەر هەژاری قات و قڕی زەختەکی عەسکەریان دێتە سەر مەسەڵەن جەرمان ئەوەی بەسەر هات عەشیرەتی فەڕەنک بوون بە ئەوە بوون بە کاتۆلیک بایاندایەوە سەر جەرمانەکانی دی کە وەکو کوردەکەی ئێستا بوون عەشیرەت و بەرەبا بوو خزمێنە گوتیان دینی کاتۆلیکی قبول دەکەن دینی کاتۆلیکی و زمانی لاتینی غەزبەن لەسەرتان یەک لە مەرجەکانی کاتۆلیک تو نابێ ئامۆزای خۆت بخوازی
تێگەشتی ئەوە گرەیەکی گەورە بوو لە ناو جەرمان عشیرەتی فەڕەنگ پاشایەکانی فەڕەنگ بنەماڵی میرۆڤنگ هاتن بە کوتەک خەڵکیان ئەدام دەکرد عەشایریان هاڕی تێگەشتی تەرکیبەیەکی نوێ پەیدا بوو شارەکە لێرەوە شارچەتی ئەڵمان دەست پێ دەکرد جامە بەستم قۆنەغۆ سێیە لە گەشتە قۆناغی سێ شار کورد ئێستا بەسان لە هەندێک جێ گەیشتۆتە قۆناغی شار باشە سلێمانی نمونەیەکی زۆر زەق شارە بەڕاستی شارە بەڵام چی ئەو دەمارگیریە بۆ عەشیرەت بوو بە دەمارگیرێکی گەورەتر بۆ شار نیشانەکەشی چییە لەهجە و جل تا ڕادەیەک جلوبەرگ و لەهجە زات مەشهورە لە ناو خۆتان فلان زۆر شەرواڵ فلان عەشیرەتە فلان زۆر جەمەدانی فلان عەشیرەتە ئەوەش هەیە بەڵام شار توای لێدە چاکە توپانتۆڵیش لەبەر دەکەی بەڵام لەهجەکەت یعنی کە ئەنەما پاسپۆرتی تووە هەویەی تووە کورد جارێ نەگەیشتوت ئافڕن کورد ئێستا لەو دووەیە با بڵێن نیوەمان کوڕە عەشیرەتین عەشیرەتگەری دەکەین و نیوەشمان شارچەتی دەکەین ئۆکەی بۆ ێشانە دەبینی کورد هەندە خۆی بە قوربانی یەک وشەی لاجەی خۆی دەکات وەرەزانی ئەگەر بیگۆڕێت ئەدان دەکەن ئەگەر ملەتی کورد دەتەوێت بگە قۆناغی چوارەم دەبێ واز لە هەردوو کارمێن عەشیرەتەوە بۆ ژەرشیتیە دەبێ بەرامبەر لەهجە خۆت ئەوە هەندە تون نەمێنی تەقەبول بکەی تەنازوو بکەی لە هەندێک شت لەهجەیەکی گشتی پێک بێ دەنا باسی نەکورداتیم بۆ مەکە ئۆکەی ئەوە قانونە ئەوە کەسانی کە گەشتونە قۆناغی چوارەم تورک فارس و میسری لەسەر ئاستی نیشتمان با پێ دەڵێم تورک چۆن دروست بوو ناوەندی ئاسیا وڵاتێکە پێ دەڵێن ساڤانە یەک لە بینی ئەو شار و ئەو شارە یەک گرێن نییە مەسەن وەکومە خۆمان لە شاخی بشارینەوە یان عەرەب خۆی لە سەحرا بشارێتەوە ئەوە هێزی بوو هێرشی کردە سەر ئەوە وێرانی کرد عەشیرەت چی دات هەڕدرا ڕۆژی دو پاش 100 ساڵ ئەوە قووەتی پەیدا کرد هێرشی کردە سەر ئەویدی ئەو عەشیرەتەش هەڕدرا وا دەکەی ناوەندی ئاسیا و خەتی تیجارەتی هەبوو ئاوریشم زمانی تیجارەت زمانێک بەخۆشی بە ناخۆشی زمانێکی گشتی پەیدا بوو تایبەتمەندی ناوچەگەری تەجاوز کرد بەڵای من تورک ئەوا دروست بوو ویدی کە هاتو بوو بە موسڵمان و بوو بە حاکمی وڵاتی ئیسلامی جەوهەرەکەی ئامادە بوو خەڵکی قبول دەکرد ژنیان دەدایە خەڵک کاکە کورد ئێستا ژن نەلاتە عەشیرەتەکەی چ جار بیداتە عەرەبیان تورکیان فارس کە هات نەشەڵقی ئەسەد هەر خۆیان حازر گەیشتبوونە قۆناغی چوارە و هیچ مسر نەبوون لەسەر زمانی تورکیش لە ماڵە بە تورکی قسەیان دەکرد بەڵام نووسین بە فارس فکری دەوڵەتیان هەبوو لە ئەوەڵەوە 1000 ساڵ پێش ئەوەیە کاکە جەوهەری میلەت قۆناغا پێنجەم مامۆستا قۆناغی پێنجەم گلۆبەلایزیشن کابرایەکی ئەمریکی و کابرایەکی ئوسترالی یان نیوزیلندی یان لە کوڕی لەندەن ئینگلیزین و ئەدوو تۆزە لەهجەکەت ها ئەو دەڵێ وۆرور ئەوش دەڵێ وۆتا بەڵام تێک دەگەین و هەندە مشکلە نییە ڕقم لێت نابێتەوە تیجارەت دەکەین برادراتی دەکەین تێنس دەکەین مشکلە نیە گرێ نیە گرەی ئەستونی نییە ئێمە 50 گری ئەستونیمانە هەمووش عقدەی نەفسیەجا وای لێ دەکە هەبوو کورد هەموو دەمێ لە بەریەکە وەرزان دژمن کاکە زۆری دەبێت جەنابی حکومەت و جەنابی ڕۆشنبیرەکان دەبێت ئیش لەسەر ئەوە بکەن 1000 جارم گوتەوە 100 ساڵە باسی چینایەتیم بۆ دەکەن ئەوە هێڵی ئاسۆییە کوڕە کەنجین ئەو مشکلە هەبوو دوو مشکلە هەبووە لە بینی فەقیرێک و ئاغا فەلاحێک و بڕاوەتەوە وەکو خەڵکیێک عەشیرەت ژیاون و کێشەکەمان کێشەی ئەستونیە ئەوە بادی نییە ئەوە دۆچیە ئەوە خۆش ناوە ئەوە جافە وەرە ئەمانە بۆ لابە کاکە لەهجەکانم بۆ بتوێنەوە ئەو هەموو دیوارە ئەستونیە لە بینی هەموو کوردەیە میلەتی کورد دەبێت ئیش لەسەر ئەوە بکات کاکە ئێمە هێشتا لە دایک نەبووین بەڵای من ئێمە هێشتا خاڵکی کورد تا ئەو ڕۆژێ پێمان بگوترێن نەیشن دەیەوێ وەرە تو 12 عەشیرەت بێنە فەرمودە
واز لە عشیرت بێنە واز لە لەهجەشت بێنە دەوەگرە بەخۆش دڵێنەتەوە ینی ئاسان نییە هەروە بە کەیفی خۆمان وەڵام من و تورکە و ئینگلیزە و فەڕەنسی گوزاسی ئەویژنەتەوە ئەمیژنەتەوە کوڕاخڕوانی ئەتونێتەوەی دەرزە دووسێ ئەو گەشتە 4 و 5 ئەوەی فەرقەکە مامۆستا ئەم سەحکەینە فاکتەرێکی دیترژی فاکتەری جوگرافیایە جوگرافیا دەردی گەورە جوگرافیا یا نەتەوا چ ڕێگیرە چه هاریکارە بۆ پەیدابوونە نەتەوە کاکە دەردی گەورە جوگرافیای کوردستان سێ جۆر شاخت بۆ زنجیرە چییە سێ نمونەت بۆ دێنە چایەکانی پیرێنە لە بین ئیسپانیا و فەڕەنسا ئەوە لە کاتی خۆی کۆمەڵک نەتەوە عشیرە توشتووە لەو بەر ئەو بەردەژیان بەڵام وردە ئیسپانی بوو بە ئیسپانی فەڕەنسی بووە بە فەڕەنسی ئەو زنجیرە چایە بوو بە سنوور تەنیا ناوچەی باسک ماوە باسک ئێستا نەتەوەیەکەن ئەویش لەسەر چایەکان لە شیمالی چایەکانی پیرەنێن لە ئەنجامدا نەتەوە لەسەر چایەکە دروست نەبوو باشە نمونەیەکی عکسیویت بۆ بێنمەوە بان هەڵەبا بانی ئێران بانی مەکسیک بانی حەبەشە وڵاتەکە هەمووی بەرزە یعنی گۆمی ورمێ 1270 متر بەرزە هەندی سەری ڕەش لێڤڵی باشە بزانە چەند بەرزە ئەدی شاخەکانی چەند بەرزن ئەومانە پانایی و درێژایان تقریبا وەکویەکە نەتەوە دروست دەکات مشکلێ لە چییە زنجیرە چایەکانی کە نە هەندە بەرینە یەک نەتەوەی تێدا دروست بێ نە هەندە باری کە مجرد ببێتە سنوور زاگرۆس 400 کیلومتری شپانە بە درێژی 1000 کیلومتر دەڕوا 1000 ڕەنگە 1500 کیلومتر بێ نازانم بەڵام هەند پانایەکی کەمە لە سنتەری ناوچە شاخاویەکان جێیەک نییە تارانەکی لێ هەڵکەوێ تێم دەگەی نیەتی دەردی گەورە لەو جۆرە وڵاتانەدا ئێستا فەرموو چایەکانی ئەلپ با بڵین 1000 ساڵ بچینەوە دووە من و تو و جیهازمان هەیە و جێیشمان هەیە هەموو شتێکمان هەیە چۆن دەوڵەتێک دانین بۆ چایەکانی ئەلپ پایتەخت لەکوێ دەبێ خەڵکی ئەو گوندەی چۆن تێکەڵ بۆ خەڵکی ئەو گوندەی دەبن کە ساڵێ ئەتو 6 مانگ لێکدا دەبڕی خزانی چەند سەختە ئەلپ چەند بەفر ئەوەی زۆرە دابران خۆی فەرز دەکە ئەلپ نۆبەینا ئیتالیا و بریتان ئیتالیا و ئەڵمانیا دەتوانم نمونەیەکی دیکە پێشان بدەم بلوچستان نیوەی لە ناو پاکستانە نیوەی لە ناو ئێرانە لەتەوەی بلوچ باشە تەرکیزی سوکانی وەک بڵێ چۆن ئەو شتێک لەسەر پشتی کەرێدا دەڵێن نیوەی بەولادە شۆڕ بۆتەوە نیوەی بەولادە ناوەندی وڵاتەکان بیابانە فەرمی دەوڵەتێک دروستکە بۆ بلوچ چۆن دروستی دەکەین پایتەخت لەکوێیە کام لەهجە چێ دەبێتە ڕابەر مستحیلە تەوزیعی دیمۆگرافی ئەو نەتەوە جێکی سەقەتە ئۆکەی بۆ یونانیاژی هەرواسە یۆنان هەمان شت بوو ناوەندی وڵاتەکان دەریا بوو هەر شارە بزەبت چۆن مەسان بسر وەک بڵێ قاپێکە کە باران دەبارێ ئاوەکە لە ناوەندێ دەمێن لە ناوەندی قاپەکە ئەو وڵاتانە بڵێ قاپەکە سەراو بنە کەنا ئاو بەسەریدا دەبارێ پڕیشکەکان ئەها دوور دەکەنەوە لە ناوەندی وڵاتەکە یەک لەولا کوردستانی هەمان شت شاخە نە هەندە پانە بای ئەوەی نەتەوە دروست بێ نە هەندە تەسکە هەتا نەتەوەکە بزر بێ مثلا ئەو لای ببێتە نەتەوەیەک ئەو لای ببێتە نەتەوەیەک خەڵکە تێدا دەژێ نەدەژێ نەدەمرێ بەخوا بە کەس ئیبادە ناکرێت باشە یعنی ئەگەر وەختی کەسێک هات با خەڵکی ئەو شاخانە ئیبادە کردەوە یەک نەتەوە پەیدا بوو بە دەنگوت خەڵاسەوە بڕایەوە وەڵام ناکرێت بەخوا ئێمە بە کەس ئیبادە ناکرێت نەبەزین بەڵام نەژیشین بۆ وەکو گوتمان تەرکیزی سوکانی لەکوێیە لە دەوری شاخەکە شار لەولا ئەولا دوور دەکەونەوە لە یەکتر دوورن و دووتریش دەکەونەوە لە باتی چەزازوو تەنافر پەیدا دەبێت
میلەتی کورد ئەتوو دەبێت بەرەبڕووی واقعی خاچی خۆت دابێ بەسە ئەتوڕی خۆشترین جێ و جوانترین جێ و نازانم چی کۆ خۆشترین ئەم چی لێ بکەم ئەگەر سنتەرە چنە دەبێت سنتەر دروستکەم سنتەرەکە ئینسان دەبێت دروستیکە هەڵی بەستێ یعنی چۆن سیارە دروست دەکەیت چۆن قماش دروست دەکەیت دەبێت هەماشت بکەیت دای بڵێ ناوەڵە هەر چیفەم ئەوە کەوڵە مامز لەبەر دەکەم ناکرێت کاکە تجاری نییە ئەوە خەڵق قماشی دەوێت خەڵک شتی سناعی دەوێت دەبێت بزانین چۆن تێکەڵبی چۆن بادینی و سۆرانی و کەلهوڕی و نازانم چێ و چێ بچێ هەموو بیان نەتەوەیەک دروستکە ئەگەر دەتانەوێت و ئەگەر ناتانەوێت کەیف خۆتە زەمانە پێتان دەکەت جەبا پیاو بین خۆمان بیری جەما مۆستا ما دوێرە دە دو ئاستانگێدی ترێ تەنجبلی جوگرافیایە کۆنێت و چەت بێژی بۆی یەکێ دەولەتە مرکزی یا قومیە مثلا نیکە کورد تورکیا چۆشێن بنەت ینی دیشێن وەکینەتەوەکی ڕافتۆرێکن هەبوونە سڵتاکی ئەندا سەڵاتێکە یا نەتەوەیی یا دەمارگیر یعنی ئەف دەولەتت هەنێت مرکزی و بۆ ئیرانێژی نەفسی سابەتی بۆ سووریۆژی حتا حدێکی هەتا زۆر سووریا هەر زۆر زۆر زەحمەتە بەێ وەڵی ئەو پرسیارە ڕوو لە خۆیان دەکاتەوە قوربان باش تەکرارسکن پێشتر باسی ئەوم کرد کە عشایر سپێرم شار هێلکەیە ئەمە دەزانی کرمانجی بێژ بەگشتی چۆن دەبینم دەڵی کۆمەڵک سپێرمن بە دوای هێلکەیەکدا دەگەڕێن تاکە هێلکەیەکی کە لە پێشتانە بتوانن ئینتگرێشی لێگەڵ بکەن سۆرانیە سەقافەتی نێر سەقافەتی مێ ئینتگرێشن بکە شتەکی مەولودەکی نوێ دروستکە دەناتر قبولت ناکە شام قبولت ناکە مووسڵ قبولت ناکە دەچێوێ دەبی عەرەب دەچی حەلەب دەتوێوە دەبی عەرەب بەڵام لێرە دەتوانی بتوێ ببیە کورد کوردەکی نوێ ئۆکەی فکرەکەم چاک وەرگرە یعنی بڕۆ کوردستانی ئێران نمونەیەکی زۆر زەخت پێشان دەدا ئەو بۆچی یەک شار نییە لە کوردستانی ئێران بە کرمانجی قسە بکە شکاک و گەردی و عشارەکانی ئەو لای نایانچێ مەلی لێ جەلالی لێ شکاک بە تایبەتی زۆر یەک شارۆچکە نییە شارەکان ئەوی کە هەبن یان بە سۆرانی قسە دەکەن مکریانی یان بە لەهجەکانی کرماشان و ئەوانە کەلهۆڕ و لوڕۆوانە قسە دەکەن ئەو پرسیارە دەبێت لە قوتان بکەن کاچ خۆم ئێوە تا ئێستا بریتین لە کۆمەڵک سپەم هێلکەکتان نەدەدۆزیەوە لەگەڵی ئینتگرێشن بکەن ئەو قسەشم کردووە کە ڕەحمەتی مەلا مستەفان بە سپێرمەک شوبهاند وەکو سەلجوق وەکو کلۆڤیس محاولەی کرد لەگەڵ سۆرانی ئینتگرێشنەک بکە فەشەلیە زەمبەکە هەری خۆی نەبوو زەمبەکەی سۆرانیان بوو ئەوان نابێ ئەوە دەبێت نازانم چی شقاقڵێت دەبێت ئەو مەشروع تاوکەن دەوەسا عالم دڵها ئەوە تو پارتی بۆیە قسە دەکەیت نەخێر پێت دەڵێم حکمی مێژوو ئەوەیە کە نەتەوەکان ئینتگرێشن بکەن نێر و مێ عەشیرەت و شار نازم تم دەگەم بەێ جا کوردی تورکیا ئەگەر هات 50 ملیۆنیش بن هەر بە سپێرم دەمێن هیچ ئەمەلەچیان نیە ئیلا لێرە لەسەر خاچی کوردستانی مرکزی کە کوردستانی عێراقا لێرە ئینتگرێشنەک بکرێ سەقافەتەکی نوێ پەیدا بێ ئەوانیش بێنەوە سەر سەقافەتی من نەک ئێبە خۆمان بە ئەتباعی وان بزانین ئەوان بزانن کوردایەتی ڕاستەقینە یعنی چی کوردایەتی ڕاستەقینەوە نیە ئەڵێ دیاربەکری بخوا حافیز نەخێر ئەسڵەکان لێرەوە هاتووە کورد لێرەوە هاتووە کاکە لێرەوە چۆتە دیاربەکە لە منطقەی شکاکاتی لە ئازەربایجان ئەسڵەکە لەوەیە یعنی بە کوردی شکاک ڕەسەندترن لە خەڵکی دیاربەکە وەکو کورد ئێوە ڕەسەندتر شکاک ئێوەش ڕەسەندتر دەفعی توزانم سوکانی لە شەرقەوە بەرەو غەرب ڕۆیشت کە ئیمپراتۆرەتی ڕۆم نەما جەمەوجەی تورکی کورد ڕێگەڵی کەوت ئەو وڵاتانیان هەموو تواندەوە ئەرمەنی لێبوو نەزانم ئاشووری لێبوو واقع ئێستا وادەکەی دەبین هەموو بۆتە کورد حکمی مێژووە زەکاچی کوردی بە تایبەتی کرمانجی بێژ دەبێت ئەتو بزانی ئەتو چی دەبێت بزانی ئینتگرێشن لەگەڵ چێ دەکەی
دەنا هەتا سەڵت بی و بڵێ هەردوو هەر بارزان هەر دیاربەکر هەر کوبانێ بە هیچ ناگەی ئەفۆقفنانێ بوو سوڕۆژی هەر درست نینە عینشت دەگەڵ هێلکەش بەتەنیا بمێنی هەر هێلکە و دوایە بۆ گەن دەبێ دەتوێتەوە دەپوچێت دەبێت ئینتگرێشن بکات دەبێ مێرد بکات تێگەشت قوربان ئێمە دەبێت ئەو ماشوعە پێک بێن باوکە چی بۆم دڕن ڕێزمانی کرمانجی بەڕامچی ئەو مێەتی کە لە زمانی سۆرانیدایە لە شێوەزاری سۆرانی بەسەر ئێرەی دادەنێن شتێکی جوانمان دەست دەکەوێت ئەوەی ئەم ڕێکخراوی سۆرمانجمدانەوە ینی لە 1000 کەس 1-2 نەفەر قەدری دەزانن دەڵێن ئەوە مستەقبەلمانە گۆتاو پێدەڵێن ئەوەی مستەقبەلمانە ئەگەر بتەوێت تەجروبەی ئینگلیزی سەرخێ ئەگەر بەتەمای تەجروبەی فەڕەنسی نابێت و نابێت نەک بە تو بە کەس نابێت تەنیا بۆ فەڕەنسا هەندێک فەلسەفەی تێدایە جا ئەم چما ئۆستان گۆ دوێ یۆمازم ئەش بلی مەسەلە مەگوت کوێ دەولەتێت نەتەوەیی یە پێزمێت هەنگ بێرە یا دوێژی مەسەلا ئەبێ مەسەلا جیهانی بوونەیە ئەن جیهان گێریەیە مەسەلەن کۆبرۆ احتمالە کوردیە خوب دەتە ڕەخەکی کوردبوونە خوب دەتە ڕەخەکی ئۆن ڕەخیانچی گەنی بدەتە لایەکی دەتە لایەکی ئەویان دەبیتە ترک فارس عرب یانجی تهنگی دیت انگلیزێک لێ پەیدا بیتن على اساس عنوانێ يعني انتماء كعالم يعني مرحلة بينجي او قناغا بينجي او انتماء كركوك و هەولێر پێش 100 ساڵ ناو شار هەموو بە تورکی قسەیان دەکرد ئامادە نەبوون یەک پیتی لەهجەی گوندی خۆیان بگۆڕن دەبوونە تورکمان بەڵام تێکەڵ بە کوردەکەی دیکەیان دەبوون دەزانین تورک نەتەوەی تورکی بەوە دروست بووە چکە نەتەوەکانی دیکە لەوان خۆیان متەخەلیفترن ئەوان کراوان خەڵکی قبول دەکەن بە تورکی قسام بکە فەرموو کوڕی چێ کەیفی خۆتە ئەفغانی بە ئەسڵ کوردی بە ئەسڵ بە تورکی قسام بکە ئەگەر لە بازار بێ ئەگەر لە قانون بێ ئەهلەن وەسهلەن ئەوەی نەتەوەی کولتور و بۆ سەرکەوتوو بوو هەموو دنیایان تواندا و ژنیان دەدای خەڵک کورد بە عکسەوە دەڕات ژن نادەمە کەس ژن لە کەس ناخوازم ئەگەر بخوازم باشە نێرەتیە بەڵام ژن نادەمە کەس لە جێ خۆم ناگۆڕم وەگەر لێم قەومە دەمە عەرەب دەمە تورک دەمە ئینگلیز بەڵام تێکەڵ بە کوردەکەی دی نابێ خەری لە خۆت کاکە دەوای حاڵت دەبێ ئەتوو ئێرە بگۆڕی باشە چیدی بیر لە بەرە باب منەکەیەوە چیدی بیر لە نەرجەی خۆم لاجێ خۆم نەکەیەوە دەبێ عیلمی بڕۆی دوو عەلەما بێن کاکە ئەوە حەڵەکەت ئەو هایە دەبێ ئەوە قسام بکەی قانون ئەو هایە وڵاتەکەت ئەوەندە هەڵدەگرێ تەعاملی لەگەڵ جیرانەکە هەیە ناوی عەرەبە لەخوا دەبێت لێغەڵی بژێ کۆمەڵک برادری برای خۆشەویستمان هەیە ئاشوورین تورکمانن دەبێت تەقەبولیان کەی ئەم زۆر کەس دەبینیم تازە بە تازە 20 ساڵە تورکمان چییە مەسیحی چیە ئەوانە هەموو کردن بە ئەسڵ ئەتوو خۆت لە زاحیەی جینۆسایدی دەسەڵاتت نەبە دەتەوە جینۆساید بکەیت ئاخر بێعەقڵ بەهەرا دەبڵێ دەبێ حەقانی بڕۆی ڕاست بڕۆی لاقت خواردانێ ئەتوو پێش هەمان خۆ توش دەبی پێش هەمان خۆت زەرەر دەکەی زۆر سەیرە یعنی ئێمە خۆمان داد و بێدادمان بوو لە جینۆساید و لەو محاولاتی کە دانی زمان توێنەوە ئەجا کەچی ئێمە تۆزێک دەسەڵات پەیداکەین یەکسەر محاولە بکەین دیکە لا ئاشووری وجودی نییە تورکمان وجودی نییە ئەوان هەموو کردن بەڕاست دەبێ مسەقەفی هەرەوەندێ عقل خۆشە مامۆستا دەبحسی سوورمانجی کرد تارێک خڕۆژیە دۆنێک سوورمانجیە کەم زمانی سوورمانجی کورد کەیت هەندە بناغێت سەرەکیدا چ جورە زمانە تێنەگەشتن یعنی سوورمانجی ئەف لەهجا ئان ئەم بێژینێ ئەف زمانی یە ستاندەرد یە کوردی یە جوکەر یە کوردی چ جورە زمانە یعنی دێت تو تێکەلکەی دێت تو تشتێکی نی ئاواکەی تێکەڵ هەردەبێ هەبێ تێکەڵاوی یا پەیوا ئۆن یا ڕێزمانێ زیاتر پەیو چکە ڕێزمانی ماشەڵە کرمانجی شەندێک جار غەڵەت ینی زۆر مەزبوط نییە بەڵام ئێوە دەتوانێت ستانداردێک پەیداکەن وەکو ڕێزمان ئێمە دەبێ ئەرە باسی ئەلیزابێتی یەکەممان کرد با باسی ئەلیزابێتی دووەم بکەین پێش ساڵێک مرد مەلیکە ئەلیزایی بەریتانیا بە یەکشت مەشهور بوو
هەموو دەمە دەیگوت واز لە شتی گەورە بێنن شتە گچکەکان کە ئێستا پێمان چارە دەکرێت ئێستا با چاچکەین گەورەکان خوا گەورەیە ئەوە بەوە مەشهور بوو ئەمنیش هەمان قسەت پێ دەڵم کاکە هەندێک غەڵەت هەیە لە لەهجەی تو وازی لێ بێنە ئەتو دەڵێ نیکە خۆی نوکەیە دەبێ وا لە ڕزکەی وەنیە کاچی کوبانێ دەڵێ دوو ئێ غەڵەتە هەموو دنیان یان دەڵێ دوو یان دەڵێت تو دەبێ اعتراف بکە دوو غەڵەتە سێ غەڵەتە دەبێ وازی دەبێن وەنیە سلەیمانی کە دەڵێ ئەیەم و مەیەم و نازانچی داڵق و دەداتەوە کاکە غەڵەتە وەیانە آخر ئێمە واین کەواتە باسی کورداتی مەکە ئا بەو شتە وردانە دەست پێ دەکەین فلانشت لە لەرجەی تو غەڵەتە مووسڵ میسل نییە بێ زەحمەت دەبێ اعتراف پێ بکەیت کابرا مزیری نییە مزوریە هەندێک وردە شتان هەیە یەکسەر یعنی شاخدارن غەڵەتی شاخدار هەولێر مارێ و دەرێ و نازانم چی کاکە غەڵەتە دەبێ واز لەوانە بێنی منجەڕەت کە تو بەوە دەست پێ کرد کەوتێ سەرڕێ ئەجە دەینە قۆناغی پرسیارەکەت چۆن دروستی بکەین جەنابەت ئێستا ئەگەر تۆ لە بەی من بی دێم دەردێنم دەڵێم فەرمە قسان کە تەسجیلە چیش دادەنم قسان دەکەی 5 دقیقە دەڵێم ئۆکەی قسەکان تەفریق دەکەینەوە تەفریق زانە چی لە دەنگ بیخێ سەر کاغەز دەڵێم وەرە بۆ دەڵێ خودێ ئەمن نازانم چی بێک خودێ ئەتو دەڵێ خودا بڵێ بە خودا یان بە خودێ قبولمە بەیەکێ مەپەڕێنە بۆ دەنووسمەوە نەڵێ لە هەولێرە لە هەولێرە تۆنی سۆرانی بدە بە سۆرانەکەش تێ بگە نەڵێ دیکەم یان فڵان کەس دیکە بڵێ دەکات زانە ئەوێ ئەیە دیکە ئۆ دەکات ئاکات نییە دەکات دکات نینە دەبێت بیتە دەکات دەبێ باش دەبێت ئەوانت بۆ ڕاست دەکەمەوە بۆ دەنووسمەوە دەڵێم فەرمو بیخوانەوە قسەی خۆت ئەوە زبانی کوردی پێکە تێگەشتی برا هەندێک گوشە هەیە مەسەڵەن تازە گوتت سەلیقە یعنی نمونە غەڵت سەلیقە وشەیەکی عەرەبیە یعنی زەوق مەزاج فڵان کەس بە سەلیقەیە یعنی زەوقی خۆشە ئێوە چۆن دەکەن یعنی نمونە غەڵەت دەبێت دانی پێ بی ئەوەی لا دەبم دەڵێم نمونە ئەوەیە کوردی نوێ دروست دەکەن ئامادەی فقط ئەوەیە جەناب ڕەنگە لێرە بڵێ ئەرێ وەڵا ئامادە بەڵام ملیۆنەکی دیکە دەڵێن وەڵای نایکردی نایکرد هەر دۆچەکە نیە هەر هەولێریەکە نیە هەر سلێمانەکە نیە فکرەکەی کوردێنی ئەوها دروست دەبێت ئەوەی بگۆڕی بیگۆڕی بەس لەوە ئاسانتر هەیە خۆی بە قسە زۆر ئاسانە بەڵام لە تەطبیق وەرە قەناعەت بە کورد بکە واز لە یەک پیت بێنێ یەک پیتیش لە هەجەکەی دی قبول کە بڵێ وەڵاهی ئیوان ڕاستە لێ دەڵێ دەیکوژی ئەوەی دەردەکرد اینجا مامۆستا دەبێتن یعنی بهێمە سەر بێ نقطەی باشە مەسەلا ئەکە بیتە ئەو ئیرادە بتنێ بەسە بۆ ماکوان بێژینێ ئەماکە دەم ئیرادا هەی ئیرادە و عقل معطيات يعني بيداية واقعي دور العواطف ودور العنصريات ودور لا او ميل سرشتي كرد بوي بلا والله امن لفلا راقي ترم واصله بين كستا كس زياتر دنيا هم ما عندك نيكبتين هم ما عندك دربان تبب جيني او قناعته كجيشتين او سالتاي رجايك هي كم شقاو له 1000 ميت كذا جيبنا وغصبا لەسەر تووشت دەبێتەوە یان ئەوە تا بە خۆشی خۆت دەیکەی یان عادزمە بە شەقی زەمانە پێت دەکەن مەستم جەنابن نییە ما هەمی پێی ناوێت شەقی زەمانە پێی ناوێت ئەم ناز و نیعمەتەی کە ئێستا لە دوو هۆکو هەولێر و سلێمانی هەیە حکومەت سارەوە بینایە ئەومە کەڕکاکە بووینە سەڵتەنەت ئەمە ئەو هەمانەمە لە دەست بچێ و وەکو گورجی بچینەوە ناو شاخ ئەو دەبای بڕین دەی کاکە با یەکتر بگرین ئەو ڕۆبیکە وەکو پیاوە مامۆستا
از تشتێکی دیترژی ینی بوومە هەر ئەvە هەرگە گرنگ هەر گرێدۆیت مەسەلا نەتەوابوونێڤە ji bilî mesela zimanî ji bilî mesela coğrafyayê mesela siyasî me heye eke min divêtin bûçûna te ser bizanim Kurd nebûne netewe toybe dê behsê nîkekê behsê vesad sala dêkê Kurd نوكا تقصد بيها دبرم زانا كلمة نوكا زور مشكلة كلمة استا حسي عربية إيمان السوراني نوكا هنوكا خوي هنوك راستا بفارسي دلن هنوز بله باشا لدشتي هولي دلن هنوكا ايوه دلن نوكا وابكش دقور دي كان نيكا انا قلت بوزان دبي بيوسر اصلك اصلي وشكا هنوك يعني هنوكا خاطري هنوك يعني ناو اوكي فرمو بسالك ده دونا كان مشكله ده انا قولهم ما مستوى بو يعني ما هكا ام وسط ساله چوي دب تايبت مدويت منويتن تكنولوژيا گلک پیش گرفت ریکو ریبار گلک یعنی ریکتور نوچونه و سیاره در کفتن قطار در کفتن لاخری تلفن در کفتن تلفزیون لاخری هکه ما ادواسط ساله چوی دا مثلا بون منسای کسبی کوه ساحات بچکنه و بگود به چی ادزا گروس حتی طوروس دیگشتی که و کردستان جبلا بیت دولت اینو هم دو بشکن سر و هر چهار دولت تنی مثلا بون مونه هری دوی بلنده واش نبود کرد ولی زنم کرد پیشتر یک پارچه بود سایکوس پیکو هاتو داد که چه برزه که وانه بود 2 میلیون باش بود یه بس دوتا قوارک سیاسی هبیتن که مثلا ما الأویر العراقي پشتی 2003 هندی سنیا کرو نکرد گشتی کوب یعنی شیعان تنینه بنا حکمران العراقي نشیان وکن هکه مثلا کردستان جی بری 100 ساله بو نمونه ببو دولت هنگی تو نابیجی دا کردستان و کرد دا بنانه تواکب اپل آست انگلیزال آست فرانسیا هکه نل آست واجبی با بو پیچگلی واکیمتر هر بقينا آستي تركو فارس نيوان ممنونم نيفو باش برسيارك تشبو بالضبط يعني برسيارم اوا مسألة سياسته مسألة هبونا قوارك سياسية وك دولة استقرارتني خد ديكي دوباش تشاوكم خد ديكي صد باش او دوسي شعر من هي كسبك اصلازيني هو تدوز زون و 4000 حزب ونازانم تشي لنا حزبش 1000 حزب كاك اتو تو دبي كروموسومي خد بقوري كاتو ايرد قوري بريار دا اتو وكو كولتور كردي نك وكو برباب نظام تشي او تركل همش تحلل بس اتو مادام حرقت او هاي جماعتي لازم تناول شي يبنيهم عنصريات وخوبرستي ناوتشي خوبرستي عشرتي بتمام هيك نبي بتمام ما با هلا وانا پیدا گفتم او اواج دزانی بچه دکه گارینی آفرتی کرد دبت جیلک آفرتی میر جدا کی میر با آموزای کانی ان نکن جیلک دروس کن آماده بن که وقتی بس اما که کردی نخواهد خوی نتوله خورا خورد طبعا ما تنجیل شده بس دبت پیله سر ابریدانی لأنها تأتي هر آموزای بینی نظام چه جبهه شهرستانه تیشون بکی تماشی همستا هبونا بازار که هب بش افوهنی مانجی که هکو گلگ 2400 سال سوق عكازي هبو اری مانه ترك خطي حريري هبو بله أوريشة عرب رحلة الشتاء وصيف همو تجارت همو بله زمان دروز دكا اتش أولنيا في جماني افوهنی مانوید یعنی افوهنی بهتا چه کرنی و پشتینگی هم به این سر زمانه که گرتی باخوین سر کلتوره که او سر کلتوره که گرتی باخوین نکو برو واجی او یارمتی دادات يعني مثلا هانره چی باشه بلام اتو معرضي هولير دكاي بو السياره لدوهوك ولا كلاره ولا هم لزاخو بوي دينو ونيا باشا كناله شي تلفزيوني دي قصر قال خطشي دكا شلون قصر دكا يا بس سليماني قصر عندك يا مدو هادشي اخر مشكله كان لو دا يا كاكا لما كتبت شفير دكري لدائره كانت تشتك بيرا دكري دوهوك بدوتشي هولير نظامتي بلان الدنيا
سڵتە ئاگای لەو بەزمە نیە سڵتە هەر ئەوەی ئیشی ئەوەی خەڵکی ڕازیکە هاتا بە خۆی لەسەر سڵتە بمێنێ ڕعالەنی وات پێدا دەگەی بڵێ هیچی پێ نەماوە دەی بابی پارێزم هەر خاترانە خاتری خەڵکی دەگری خەڵکەش مەیلی ناچەگەریە دەفەرموو ئەرێ تو بەچ ڕابەری نابێ بە دوو بڕیاران بدەی ئەو قسە هەر دەکەم عالەنی لە گەورەی تا گچکە ڕۆژێک دەبێ بیدەن ئەو بڕیارە ئەو هەان ناڕوە ئەم خۆ ناچمیان کچێنە بەس بەسەریاندا دێ پێی ناوێک هاول بێ لە ڕێخوا کەوتە بهێمە ینی ئۆخنۆتە هەمیە گوێشم ئەوە گوتی ئۆخنۆتە یا ماگوتی دویماوێ هەنێدا هەمی گوێشم vêtin biryar bihêda danê bo dirustkirina jîngeheka êgirtî ya hevbeş da ku li wê pişêm gehîne neteweka ya serkeftî û ya êgirtî ev li axir podcastî ew legal dawam kir destestrekim hêna ew destestir bû legal Nalîn Hesan belê gotim min hikûmet bim dêm ew destesira bo kçê pêdivîz dikim bo kçe dizanin çi belê ئەو قوژبنە ئەو قوژبنە ئەوها تێک دەبەستەوە ئەوە چی ئەو دووە سلەیمانی هەولێر ئەوها ئەلێرە گرێ بدەم ئەو جا دوو زاویەکەی دی مەهابەت هەولێر عەفەن سلەیمانی دهۆک سلێمانی دهۆک ئەوە دوو گرەیەکمدا ئەو جا دووەکەی دی هەولێر مەهابەت خەتێک ئەوە خەتەکە ئەلێرە بەڕاستی بە راپۆرتێکی گەورمدا جەنابی کاک مەسرور کاتی خۆی کە تازە ببووە بەسەرەوە پرۆژەکەم عرض کرد و یعنی خەریتەیەکی تەواوم پێیەکە چ دەکەم دەزانم دەڵێم چ دەکەم و چۆن دەیکەم ئەو جا وا بزانم ئێستاکە ئەو قسەم کرد وا بزانم هەندێک کەسە پێیان خۆشە قومبەلەی زەڕی تەقێتەوە لە ناوەندی هەولێر بەڵام ئەو قسەی من سەر نەکرد ملەتی کورد حەسوود بۆ قسەی فڵان سەرکەوە هەرەوەی کاک مەسعود ویستی استیفتا بکات و یەکەم کەس بێ مەسەلەن سەر بەخۆی ڕای کوردستان ڕاگەینی بەس ئەو نەبێ بزانە ئەخر ئەوەیە بەس بە ناوی وی دروست تۆمار نەکرێ ئازادبوونی کوردستان سەر بەخۆی بوونی کوردستان مشکلە نیە یا ڕەبی کاول لەو کورد ئەو شتەیە دەدەگە برا ئیدی دەمێنێتەوە سەر برا گەورەکان عەقڵمەندەکان ناڵێم یەکسەر قانونێک دەرکردن یاڵ دنیاکەون نە ئەو پرۆژەی نەتەوە سازی نەگەین هەر کوردەچی پاک هەر کوردەچی کورد و خواحافیز ینی بەبێتە حەیوز وەک شتڵ چاندنە ئەوڕۆ دەبێ دانیشێ شتری بۆ بچێنی ئاجا ئاوی دێ ئەجا بزانی لەکوێ بچێنی کامدار لەکرد کامدار تێدەگەی چ تەرتیبە چی اقتصادی دەوێتە بێتە بەر و سوودی لێ ببینی ئەوە شتەکە ئەو هایە نەک بڵێ یەکسەر بلدۆزەرێک بێن و ئێرە تەختکەن و خانوێک دروستکەن نا چاندنە تعامل لەگەڵ شتی زیندوو دەکەیت شتەکە ئەو هایە نەک بڵێ وڵای بڕیارەکی حەدیە خواحافیز پلانی دەوێتە چی زەمینە سازی دێ شتەکەەوە پیڤیان دەمشین زەمینە سۆزی بوو بێ چەند هەنێ بکەین ئەف هەستی چێ بوو ینی مەرەمەمەوە سەرەکی لێ پودکۆستۆ ئەو بوو کو ئەم ئەو هەستێ چێ بووی یەک و بەرینی کە یەک و دروست بووی بەرینی کە هەیڤۆچووی بۆ پشتەوانی کرد و هۆری کۆریکردنا ڕۆژاوا یە کوردینیە نیک هەر کوردێکێ و نەخواستمە هەریما کوردستانێ ئەم بشین وی هەستێ هەنێ کەینە هەزرێک و ئەف هەزرانێک و پرۆژەیەک بیتن و بیتە فعلەن ئەمێک و دوو بگرین ناشتی جەنابێتە ئەمەرکردی ڕقاڕقا و کەربێتیە دیتر دای کودو بگیرین جۆی شڵۆ دەپوی وڵای ئینشاڵە بەڵام یەک شت هەیە ئەتوو کە بتەوێ عەقڵ و عاتیفە جودان ئەتوو بتەوێ بەردایم بە عاتیفە بدەیت لە ڕێی عەقڵ زۆر جار دەبێت پێی لە عاتیفەکردنی ئەجا ئەو هەستە جوانەی کە جەنابەت فەرمووت کۆبانێ و ینی ڕۆژاوا لە خەتەردا بوو هەموو ئاگرمان تێبەر بوو بۆی هەموو بۆ هێستانیەوە نیە چۆن بە عەقڵ بەردەوامی پێ بدەیت فەرموو خەرەمیشەوە پێت دەڵێن فەرمووە بەردەوامی پێ بدەیت چونکە هەر ئەوەندە بزانە تاکید بە کە گەرزانیت کاکە هیچ خەتەر نەمان لە سووریا هەر کەس دەچێتەوە باڵی خۆ
وأجر بونا صاحب ده صلاة رد جماعتي ورجاء أتوا دزاني اللي يتشتي بارتي باشر دبن نعم أقلب جام دیوی هلی بو مجوی کنی ده چوب كاك سرلوتكي تجربي كردي ليرة بتماي باشتر ما با حتى ونيت أوه أوه هلا باشا كيتي دتواني تشاتشكي بس بخوش ما نزاني تعي بعارك معناها أجاوت بتماي رجاء وزار باشتر بيلي ما هاي يشكل زحمة زحمة عندها خوش دي أول وجه كرد كدزاني زختي لسرنا خطري لسرنا دست بده كاشتي خرابك بدا ليش الله بجوري وصنا بيتنا كينا والله بدعاء ناكل بدعاء ناكل خلي بال خاطر تدرم ده إن شاء الله ده إن شاء الله ومستا ممنون تينا يا خالص ما تو موندي كري كاكا من لميرج بقام خلشي دوهك جنزان پیدا کم بیان هن مسرخت تجاوبني قليم ليتانا قليم لزانكويا كانيانا قليم لازم تشي دزقايا كانيانا يعني كاكا راتا لسليماني وكو سليماني مكان اخوانيا بكرينا ولا سركل انقو بيش انقوين ورد سورمانزي بيراو كان زمانه چي جوانتان هيا بريكن لو شي سوراني دختو عنن باشروجي كرد خلق كان او قليم هيا نازانم تجاوب لەگەڵ من دەکەن یان دەتانەوە ستانداردی بادینی و نازانم چی تەزبیر بکەن ئەمن لەگەڵەوەنی ئەمن لەگەڵەوەنی 50 کەس پێشەنگۆ کردی و هەر فەشەلی هێنا هەر ئەوەندەیە دوو بەرەچی و سێ بەرەچی و حەڤ بەرەچی تەسبیت دەکرێت عەزیزانە وەرن خەتی خۆتان بگۆڕن هەڵجاتان لێ ام ایشالله دیتی که بین و ام یه دیماهی که نبین ام هر دبیجینه ایش حاڵی خوای هیو یا هنده ام شین یعنی گلک درگه هدیتر وکین بو وی پروژه هنه چونکی راستی دا هزرام خوشی دا اف پروژه هنه برچیه گرنگه سورمانجی یعنی نه حقیر داتا من نه حقیر داتاوی نه راسنوکی داتا من نه داتا حقیه او تشتاكا بيك هوتنا مادام بيك هوتنا پیچای کشوی هنده کشمن ایدی تشتاكي هفباجي پیدا بیتن کو بو 100 سالت بهتن اوانی کمه هی ام درسته کدو نگهین بو 100 سالت بهت ندته کدو گهین دشین بازارت هفباش چکن دشین زمانت هفباش چکن دی دیالوگت مازن مهب هر دبه بیت بله و نیکب تایبت یعنی مثلا وقتی که احتمالا گلک و فر بو هم چه بوینت پایتختی داده ما گلک کس دید بو نیکنه همه تلفن خودت انترنت دا یوتیوب هزاره ها کسا بینی حکم از زمان که بیتن که همین دی گهین همه اف تلفونه ماسترین پایتخته بومه اف تلفونه ماسترین پاریسه بومه خلاف اگر اشتها به زمانك وكو عربي اني اذهب الى السوق لكي اشتري نازاتي سيت داير شتو امان هبه كوري بغداد وكوري قاهره وكوري لازم شو هم تي دغن بلام لمال خد سوق صاندك كاكم نايم لمال بدخن جن بلم الا ده حسان بس ده بز مانه شي قلت انا هم كردك تي بقى تشتي ده وي ليش الله ده شيء وكاين دوباره ان شاء الله ما مستعد دوباره ممنونت نه ما تو ماندی کری وقت تاجی مگر ويزي تایبات قبول کن زور سپاس بوده عزیز تنچش گلک ما سلامت بی زور سپاس با هوا کو حتانی که این بینریت نبود